بەناوی خی گەورە و باڵادە جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێ داهاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامەکەمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم شەیدا و بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژبۆیەوەی عزیز پێشکەش بکەین. لەو بابەتانش کە دەمانەوێت ئەمڕۆ قسەیان لەسەر بکەین وەک دەزانن دوا بە دوای تێکچوونی بارەدۆخی ئەمنی لە هەرێمی کوردستان و لە شار و شارەچەکان و هاتنە سەر جادەی گەنجان و لاوان و وەروە ناڕەزایەتی دەربڕنیان بۆ داواکردنی مافەڕەوا و مافە سەرەتایی و سادەکانی ژیان بەشێک لە پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان مانگرتنیان ڕاگەیاندووە. با بزانین مانگرتنەکە قسە لەسەر ئەو جۆری لە مانگرتن و وەروەها ئامانج و هۆکارەکانی مانگرتن و وەروە جۆرێک لە پاڵپشتی و دەربڕینی هاوسۆزی بۆ شەقام. بە یەکێکی تیژ لەو تەوارانەی کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین ئەویش هونەری قسەکردن و هونەری گفتوگۆکردن و هونەری وتاردانە. وەک دەزانن ئەمەش بەشێکی گرنگە لە کەسێک کە بیەوێت قسە بکات یاخود وتار بدات یا خۆت بیەوێت گفتوگۆ بکات بە شێوازێکی سەرکەوتو جوان و کادیمی. بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک با بڵین بابەت ئامادەکراون. ئەمیش بووەتە بەشێک لە زانست بۆەوەی کەسێک بتوانێت سەرکەوتوانە و زانستیان و ئەدەبیانە زیاتر قسە بکات ئەبێ چ ڕێگایەک و چ شێوەیەک بەکاردێنێت. پێم وابێ کۆمەڵێک زانیاری تریشمانە بێت لەو بارەیەوە لەگەڵ هاوکارانمان بۆی عزیز پێشکەشی دەکەین. دەستخۆش بەڵازان سەرتاش دەچینە لای ڕەوشی کە شوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
وڵای زان دووبارە سڵاوتان لێبێت دیارە پێشکەوتنی تەکنەلۆژیا وەروەها هاتنەکایی کۆمەڵێک کەرەستە و ئامێر وەکو مۆبایل بەتایبەت بۆ کاری ڕۆژنامەنووسی و بۆ ڕۆژنامەنووسان کاراسانێکی زۆری کردووە. پێشتر بۆی ڕۆژنامەنووسێک بیتوانایە کۆمەڵێک زانیاری بگوازێتەوە پێویستی بەوە بوو کۆمەڵێک کەرەستە و ئامێری کامێرا و وەروە دواتریش مۆنتاژکردن و ڕێکردنی ئەم بابەتانە و ئامێری دەنگ و کۆمەڵێک ئەرکم و مانوبوونێکی زۆری هەبوو. بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی مۆبایلەوە بەتایبەت دوای جەماوەر و بینەرێکی زۆری تۆڕەکانی کۆمەڵایەتی بە دیاریکراویش تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە زیاتر لە هەرێمی کوردستان بینەرێکی زۆری هەیە و ڕۆژنامەنووسانیش بەتایبەت ڕۆژنامەنووسە ئەکادمیەکان سوودیان لەم بابەتانە وەرگرتووە وەک دەبینین کۆمەڵێک ئەکاونت و پێیجی دیاریکراوی لایەنەکان هەن وەروە میدیا سەربەخۆ میدیا سێبەر و تەواوی ئەو لایەنانی لە هەرێمی کوردستان دەبینین کاریگەریەکی باشیان هەیە و توانین بڵێن مۆبایلیش جۆرێک لە جۆرەکان بووەتە کەرەستەیەک ئامێرێک کەوا ڕۆژنامەنووسێکی ئەکادمی دەتوانێت لە ڕێگەیەوە زۆر زانیاری و داتامان بۆ بگوازێتەوە بێ هیچ مانوبوونێک دوا بە دوایەوەی کە دەزانین لە هەرێمی کوردستان زۆر جار تیمەکانی ڕۆژنامەوانی ڕوبەڕووی گرفت دەبنەوە کامێراکانیان لێ وەردەگیرە یا خۆت دەرفەتیەوە نابێت وێنەکان بگوازنەوە دواتر بە شێوازێکی تر بێتە سەر شاشەکان زۆرجار لە ڕێگەی مۆبایلەکانەوە ئەم کارە دەکرێت و ئەمەش بووەتە بەشێک لە کاری میدیایی وەروە بەشێک لە کاری ڕۆژنامەوانی. ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستان هەستاوە بە کۆکردنەوەی کۆمەڵێک داتا و زانیاری و کۆمەڵێک ڕێنمایی نامیلکەیە کتێبێکی دەرکردووە لەژێر ناونیشانی ڕێبەری ڕۆژنامەوانی بە مۆبایل یا خۆت چۆنیەتی بەکارهێنانی مۆبایل لە کاری ڕۆژنامەوانیە لە دووتەی کتێبێکا کەوا سنتەری میترۆ بڵاوی کردوێتەوە. هاوکارانمان لەسەر ئەم جۆرە لە بڵاوکردنەوە وەروە ئەو زانیاریانی کەوا لەناو ئەو کتێبە هەیە ڤیتێکیان ئامادە کردووە بینەریەوە ڤیتێ دەبی. وێنەگرتن یاخود هەر بوارێکی بەرهەمێنان زۆ کاریگەرە. بۆ نمونەیەکە لەو بابەتانە پێوتێ گیمبڵ کە بریتە لەم ئامێرە سادەیە مۆبایلەکەی پێوەکەی ئەتوانی لەگەڵ یا چەند ئامرازێکی تری پێوەکەی مۆبایلەکە و کرد بە کامێرەیە کە ئەتوانی هەموو جۆرەکانی وێنەگرتن یاخود شۆتە جیاوازەکانی وێنەگرتنی پێ بەرهەمبێنی. جگە لەمانە لە ناو مۆبایلە و کۆمانەزانین لایەنێکی دیکە بریتە لە ئەپلیکیشنەکان. ئەپلیکیشنەکان بەڕاستی گۆڕانکارێکی زۆر گەورەیان بەسەر کایەی برۆدکاستین و بەرهەمهێنان و میدیادا هێناوە. من لەو کتێبەیە 58 ئەپلیکیشنی جیاوازم باس کردووە کە زۆر کار ئاسانیە کات بۆ ڕۆژنامەنووس، زۆر کار ئاسانیەکە بۆ بەرهەمهێنانی هەواڵ و شێوازی برۆدکاستین بە هەموو جۆرەکانی میدیا لە میدیای تەلەڤیزۆنی و تاوکو میدیای نووسرا و نیو میدیا و دیجیتال میدیا. جگەلەوە لە کتێبەکەدا نامەوێت کاتان زۆر بگرم بابەتێکی زۆر گرنگ ئەو گۆڕانکاریانی کە بەسەر دیجیتال میدیا هاتووە کۆمەڵێک وێبسایت یاخود میکانیزمی دیجیتالی باس کراوە کە ڕۆژنامەنووس زۆر سوودی لێ ئەبینێت. هاوکات باسی سۆشال میدیاکەین لەم کتێبەیە بەشێکی زۆر لە پلاتفۆرمە گرنگەکانی سۆشال میدیامان باس کردووە و شێوازی سوودوەرگرتنی ڕۆژنامەنووس لەم پلاتفۆرمانە. جگە لەوانەش باسێکی گرنگ کە لە ئێستا هەیە بریتە لە زیرەکی دەستکرد. زیرەکی دەستکرد کە کورتراوەکەی بریتە لە AI بابەتێکی زۆر گرنگە کە ڕۆژنامەنووسی خەریکە دەباتە قۆناغێکی زۆر پێشکەوتووەوە. لەم کتێبەیە باس کراوە ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەم زۆرینەی ئەو سەرچاوانەی کە لە بواری ڕۆژنامەوانی مۆبایلە نووسراون خوێندومنەتەوە بەردەستم خستوون. بەشێکی زۆر لەو سەرچاوانە یەک لایەنی ڕۆژنامەوانی مۆبایلیان باس کردووە، بەڵام من لەم کتێبەیە هەموو ئەوانم باس کردووە، هەموو لایەنە جیاوازەکانم کۆ کردوتەوە. ویستومە خوێنەری کورد یاخود ڕۆژنامەنووسی کورد ئاگاداری ورد و درشتی بابەتی ڕۆژنامەوانی مۆبایل بێ. نامێک کاتان لەوە زیاتر بگرم، هیوام وایە کە کتێبەکەتان خوێندەوە
بەشێکی زۆری بابەتی کردداریە بابەتی پراکتیکیە دڵنیام سوودێکی زۆری ئەبێ بۆتان بە ئومێدم شوێنی خۆی بگرێت لە کتێبخانەی کوردیا. وەڵایزان ڕیار بوو لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە میوانداری پەرلەمانتارێک بکەین لە پەرلەمانی کوردستانەوە بەڵام تا ئەم کاتەشکەوە ئێمە بۆیەوە قسە دەکەین پەرلەمانتاران لە هۆڵی پەرلەمان وەڵامی تەلەفۆنیان نادەنەوە و هیچ پێیوەستین بە هیچ هێڵێکی ئینتەرنێتەوە مێ دەکەین تەندروست باش و سەلامەت بن هیچ زانیارێکمانە لەناو هۆڵی پەرلەمان چی دەگوزارێ ئەمە بڕیار بوو ئەمڕۆ لەوانەوە زانیاری وەربگرین بزانین مانگرتن و وەروەها بەدەمەوە هاتن و وەڵامدانەوەی لایەنە پەیوەندیدارەکان چی دەبێت وێ تا وەڵامدانەوەی ئێوان و تا دەستگەیشتن بەوان ئێمە ناتوانین هیچ زانیارێک بدەین وەروەها لەو بارەیەوە لەگەڵ ئێوە قسە بکەین. بەڵازان تاو کاتێ پەیوەندیەکە ئامادە دەبێت دەچینە لای ڤیتیە کە کۆلێژی کشتتوکاڵ زانکۆی سلێمانی کارێکی خۆبەخشیان ئەنجام داوە فەرمونون بە پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. بەڵێ شەیدا پێم وابێ هەر بابەتی پەرلەمان کەوای ئەویش ئێستاکە زۆر زۆر گرینگە قسە لە سەرکردنی بەداخەوە دیارە هاوکارانم هێشتا هەر لە هەوڵی ئەوەدان ئاگادارمان دەکەنەوە کە گەری هەیە پەیوەندیەکان دروست بێت بەڵام گرفتەکە لەوەیە تەلەفۆن وەڵام نادەنەوە هیچ ئینتەرنێتێکیان یان ئەمەش بەڕاستی نامانەوێت بترسین بەڵام کۆمەڵێک پەرلەمان کە مانیان گرتووە کۆمەڵێک پەرلەمان تا لە هۆڵی پەرلەمان جوابی تەلەفۆن نادەنەوە وەروەها پێوەستنی بە هیچ هێڵێکی ئینتەرنێتەوە ئەمەش بە خۆی جێگی پرسیارە یعنی تا ئەم کاتێ ڕۆژ باوەڕ ناکەم هیچ پەرلەمانتارێک لە هۆڵی پەرلەمان مەسەلەن بێئاگانە بێت لە مۆبایلەکە یاخود لە حاڵەتێک مێ دەکەین تەندروست باش بن ئەگەر هاوکارانم دیارە ئەگەر هێشتا پەیوەندیەکانیان ئامادە نەبێت ئێمە بەڵێ بینەرانی عەزیز دیارە بە شێوازێکی گشتی لە سەرتاسەری هەرێمی کوردستان ناڕەزایەتی هەیە بەڵام لەبەر بەشێک لە هۆکارەکان و وەرواتوندی ئەمنی لە بەشێک لە شار و شارەشەکان هێشتا هیچ چوونە سەر شەقام و وەروە هاتنە سەرجادەیەک نییە بەڵام لە بەشێکی زۆری لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان دەبینین لە ڕۆژانی ڕابردوو کە تقریبەن ئەوە بۆ هەفتەیەک زیاتر کەمتر ڕێژەیەکی زۆر لە شار و شارەشەکان گەنجانی خۆبەخش و وەروەها خۆڕسک دێنە سەر شەقامەکان ئەتوانین بڵێن لە قۆناغی خۆپیشاندانەوە بەرەو قۆناغی جۆرێک لە شۆڕش و جۆرێک لە پەیامدانە بەگوێی دەسەڵاتە کە ئیتر هاوڵاتیان ماندوو بوون وەروەها داوای مافەڕەواکانی خۆیان دەکەن بە جۆرێک لە جۆرەکان بێباکن لە مردن ڕوبەڕووبوونەوەی گولە بۆیان گرنگ نییە دەچنە سەر هەر بارەگایەک هەر لایەنێکی پەیوەندیدار بەداخەوە بۆ ئەوەی شەرعیەت بە سووتاندنی کۆمەڵێک لە بارەگاکان بدرێ ئەوانەشی کەشایانی سووتاندین ئەوانیش دەبنە قوربانی وەروەها ئەوانیش دەسووتێنن ئەمە و هەروەها دەبێت بێگومان زۆر جار تەحلیل لەوە دەکرێت کە کۆمەڵێک لایەن هەیە یاخود کۆمەڵێک بارەگا هەیە کە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە هیچ دەسەڵات و پێگەیەکی لە هەرێمی کوردستانیە خۆ ئەگەر زیانیشی نەبوو بێ ئەگەر سوودیشی نەبوو بێ بۆ هەرێمی کوردستان هیچ زیانێکی نەبوو بەڵام ئەوانیش وەکو قوربانی دەبنە بەر لێ شاوەکە کەوتون و ئەمە پەیامێکی توندە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەبێت بەهۆ دابچنەوە بە خۆ دابچنەوە کەوا هاوڵاتیان ئەم جارە بێنە سەر شەقام ئیدی نە بۆ بارەگا سووتاندن و نە بۆ بەردوەشاندن دێن بەڵکو ئەوانیش هاوشێوەی ئەوان جوابی گولەکانیان دەدەنەوە جوابی ئەو تووڕێی و ئەو زاڵمیە و ئەو ستەمەی ئەوان دەدەنەوە کەوا چەندین ساڵە لەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دانیشتوانی هەرێمی کوردستان لە هەموو بارەکانەوە دەکرێت کە ئەمەش کۆتاییەکەی باش نابێت ئومێد دەکەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت بن خۆپیشاندەران لە ئامانە بن لایەنە پەیوەندیدارەکانیش هەرچی زووتر ئەگەر تۆسقاڵێک هەستی مرۆڤایەتی و کوردایەتی و ویژدانیان تێداماوە ئیتر بە خۆ دابچنەوە چونکە بەڕاستی هاوڵاتیان زۆر زۆر بێزارن و هەروەها یعنی من شەیدا دەمەوە لە تۆ پرسم یعنی زۆر جاواز لە خۆپیشاندانەکرێ وەگلەیەوەش دەکرێت خۆپیشاندان ئەمەنیە بچن بارەگا بسووتێنن یاخۆ تشت بەرن یعنی ئەمە هەنگاوی یەکەمی هەموو شۆڕشێک نییە کە ئیتر خەڵک بێباگە بێت بێم نەدەبێت لە هەموو شتێک
وایە بە دڵنیایەوە بەڵام ئەکرێکە خۆ پیشاندانیش بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵەوەیانین کە بە تند و تیژی کە بە بارەگا سووتان بکرێت ئەتوانی بە شێوەیەکی هێمنانە خۆ پیشاندان بکرێت و هەموو کەسێک داوای ماف و ڕەوای خۆی بکات بەڵام بە هیچ شێوەیەک تند و تیژی ناتوانین بگەیتە ئامانج. خۆی بێگومان تند و تیژەکە ینی بۆیە ئەڵێم ئەمە دوجار تەنها ئەبینی کە چەند گەنجێک کە چەند گەنجێکی وڵاتێک و خۆ پیشاندانەکانی پێشوو کە تەنها ئەوان لەناو دەچن و هیچ ئەنجامێکی نابێت بەڵام مەتوانی دوجار کە نۆخبەیەک پێش ئەم خۆ پیشاندەرانە بکەون و ڕابڕایەتیان بکەن بە شێوەیەکی هەمنانە دەتوانن داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن و بگەن بە ئامانجەکانی خۆیان. خۆی بێگومان دیسانیشەوە ئێمە هەمیشە وتومانەوە پاڵپشتی ئەوەش بووین بە شێوازێکی هێمنانە وەروە دوور لە تند و تیژی بەڵام ئەوەی کە تند و تیژی دەکا پێشتر لایەنە پەیوەندیدارەکان بوون وەروە لایانی دەسەڵات بووەوە گەنجانیش ئیتر ئەمە ڕەتفعلێکە پێم ینی زۆربەی تەحلیل لە سیاسەکان دەڵێن ئەم خۆ پیشاندانە و خۆ نیشاندانی ئەم جاری گەنجان ئیدی قۆناغی خۆ پیشاندانی بڕیوە وە کۆمەڵێک دیاردەی تێدایە لەگەڵ خۆ پیشاندان یەک ناگرێتەوە بەڵکو بۆنی شۆڕش و بۆنی ئەوەی لێدێک کە بەڕاستی ئیتر دەسەڵاتدارانی کوردی دەبێ ئەو دەرفەتەی لە بەردەستیانایە سوودی لێوەربگرن وەروە بە خۆیاندا بچنەوە بۆ ئەوەی کەوا ئیتر لەمە زیاتر هاوڵاتیان نەبنە قوربانی و کێشۆگرفت لەوە باشە شوانە پێم وابێت خات و ڕووپاک هاتوۆتە سەر هێڵ و ئامادەیە خات و ڕووپاک سڵاوی خوای گەورە دلێ بەم کاتت باش ئەگەر گوێت لە بەڵێ سواز خات و ڕووپاک ئەگەر لەگەڵ ئێمە مابیتەوە گوێت لە دەنگی ئێمە بێت بزانین هۆکاری ئەم مانگرتنەتان بۆچی و ئامانجتان چییە لەم مانگرتنە لە پەرلەمان. والله ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار دوای زۆرماندان کە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە خەڵکی هەرێمی کوردستان بگرێت و هەروە موچە لە کاتی خۆی بدا بەڕێکاری پەرلەمانی تەبعاً و بارگوزەرانی خەڵک باش بکە لە ڕێی دەستی سەرۆکایەتیەوە بەڵام بەداخەوە لە دەستی سەرۆکایەتی گوێی لە داخوازیەکانی خەڵک و ئێمەژێت نە حکوومەتیش باکی نەبوو ئێمەش ڕێکاری پەرلەمانیەکانمان هەمووی گرتە بەر هەم لە پرسیار و هەم لە پرساندن بۆ سەرۆکایەتی حکوومەت هەم تێکدانی دانیشتن پەرلەمان کە دانیشتنێک لە پێناو خەڵک نەبێ نەبێ بکرێت و ئەوانە دیارە ئەوان هەر باکیان نەبوو دوای ئەم پێشهاتانش کە خەڵک ڕژانە سەر شەقامەکان لە ئەنجامی بێزاری زۆر و بێباکی حکوومەت بەڵام دیارە حکوومەت بۆ خوێنی میلەتیش هیچ باکی نییە ئەنی ڕۆژانە لە خۆ پیشاندانەکان بە دەست و تفەنگی ئەوان خەڵک دەکوژرێ دەبێتە قوربانی هیچ باکیان نییە دوێنێ ئەوەتە سەرۆکی حکوومەت زۆر بێباکانە سەرۆکی پەرلەمان زۆر بێباکانە باز زۆر دەکەن ئەمە ناتوانین دەبێت تەنها ڕێککەوین ناتوانین بەغێر و باشتر وا تەفسیری دەکەن کە پەرلەمان بتوانێت کۆبوونەوە بکات بۆ داخوازی خەڵک لە پێناو خەڵک کە لە کاتێکدا نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات نە حکوومەت دەتوانێت هیچ بۆ ئەم خەڵکە بکات بێمە بەڕاستی ڕێگە چارەکیان نەبینیوە لەوە زیاتر کە ئێمەمان بگرین لەناو پەرلەمانی کوردستان بمێنینەوە هەتا ئەو کاتێ پەرلەمان بە ئەرک و ڕۆڵی خۆی هەڵدەستێت. ڕووباک خان ئەم پرسیارە بە دیاریکراوی بۆیەوە هەم وەکو ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هەم وەکو نوێنەری خەڵکی شوێنەری کۆمەڵی ئیسلامی ژانی پەرلەمانەکتارانی کۆمەڵی ئیسلامی دێنە ناو خۆپیشاندەران خەڵک هەرگلەیتان لێ دەکات لە پەرلەمانمان دەگرن بۆ خەڵک لە دەرەوە خەڵک بارەگاکانتان دەسووتێنێ هێشتا جیاوازی ناکرێت لە نێوان کێ لە بەرەی خەڵک و کێ لە بەرەی دەسەڵاتە کێ زوڵم دەکات کێ زوڵم ناکات یعنی ئەم هۆکارانەیەوە بۆچی دەگەڕێنەوە ئەم لێکتێنەگەیشتنە خەتای خەڵکی یاخود خەتای لایەن و دەسەڵاتە بۆی هەموو وێناکان بە یەکەوە ناشرین بکە وەروە هەموو پەرلەمانتاران و هەموو یەک هەڵوێست و یەک دەنگیان بکە لە کاتێکا کەوانە فەرموویەوە ێساکە لە ژوورەوەن و لە پێناو بەدەست هاتنی داواڕەوەکانی خەڵکیمانتان گرتووە بەڵام لە دەریشەوە خەڵک گلەی دەکات دەڵێ بۆچی پەرلەمانتاران نایەنە ناو خۆپیشاندانەکان. بەڵێ وڵی ئەوە سەیرە ینی خەڵک وا دەڵێ بەڵام ئێمە وا تەسەووری دەکەین کە ئەمە دەسەڵاتە و ئەو دوولایانی دەسەڵاتە خەڵکی پەروەردەکردووە کۆمەڵێک خەڵکی خۆیان پەروەردەکردووە کە بە هەموو شتێک ینی بۆ هەموو شتێک دنێودا ئەگەر دیفاعی لێ بکەی هەر قسەت پێ بڵێ ئەگەر بەرگری لێ بکەی هەر قسەت پێ بڵێ ینی دەشبینین لەناو خۆپیشاندەرانی شەرف هەردوو سەڵات خەڵک دەخزێنە ناو خۆپیشاندەران ئەگەر ناو خۆپیشاندەری حەقیقی ئەو خەڵکەی کە برسیە بە هیچ جۆرێک پێم وایە هەڕوو مشکلێکەوە ناسووتێنێت
ئەوە تەنها دەستی خۆیانە بۆ خۆیان دانەوێ ڕێڕەوی خۆپیشاندان هەم تێک بدەن هەم ئۆپۆزیسیۆنیش ناشری بکەن هەم ئەوانەی کە لەبەرەی گەلن بڵێن ئەوانەش ڕاز ناکەن دوو لە ڕووی ئێوە ئەوانەش درۆتان لەگەڵ دەکەن بۆیە پێویستە بارەگەکانیمانش بسووتێنرێ ئەگەر نابارەگەی کۆمەڵی ئیسلامی چی تێدا چی کردە بۆی بسووتێنرێ لە پەروەردەکردنی خەڵک و یارمەتیدانی خەڵک زیاتر چی کردووە بەڵام ئەمما ئەوانە ئەم هەرسو کەوتانەی حیزبی دەسەڵات ئەم سیاسەت و بەرنامانەی حیزبی دەسەڵات ئێمە سارد ناکاتەوە ئێمە بەردەوامین لەو خەباتە پەرلەمانیانەی کە هەیە و وەلە جیهان پێڵ دەکرێت بۆ دوای مانگێتنیش بەرنامەی خۆمان بدەین دانانیشین لە سۆسان دانیشین سەیری بڕیارەکانی پەرلەمان ئێوە تاکەی ئاوا بەم شێوەیە دەمێننەوە وەک دەزانن کاتەرێکی پەرلەمانیش بەو شێوەیە لەگەڵتانە و ڕفتارتان لەگەڵدا دەکات دوجار دەتانەوێت چی بکەن تاکەی ئاوا بەو شێوەیە دەمێننەوە بەڵێ ئێمە دەمێنینەوە لەناو هۆڵی پەرلەمان بەرنامەی ترمان هەیە دوای مانگرتنەکە دەمێنینەوە هەتا پیاداشتێکمان هەیە دەیدێنێ سەرۆکایەتی پەرلەمان و بانکێشتی ئەندامان دەکەین بۆ خۆبوونی پەرلەمان سۆتێ پێڕۆ مادە هەشت سێشی ئەندامانی پەرلەمان دەتوان بانکێشتی کۆبوونەوە بکەن بانکێشتی کۆبوونەوە دەکەین هیوادارین کە بانکێشتمان کرد و واژوود پێویست کۆبەوە ئەندامان بینە کۆبوونەوەی پەرلەمان میساڵ تەواوکەی خۆمان بڕیار بدەین بەبێ دەستی سەرۆکایەتی پەرلەمان چونکە هەم پەیڕەو ڕێگای پێداوین هەم بە سەرۆکایەتی پەرلەمان ڕاستی بە کەڵکی ئەوە نایە دیسانەوە ئێمە سکاڵای خۆمان بینە لای ئەو سکاڵای خەڵک بینە لای ئەو یاخود ئەو نوێنەرایەتێکی حەقیقی خەڵکیێمی کوردستان بکات چونکە پەرلەمان یەکێک لە ئەرکە سەرچیەکانی هەرە سەرچیەکانی لەبێ نوێنەرایەتی خەڵکیێمی کوردستان بکات لەبێ داخوازیەکانی خەڵکیێمی کوردستان جێبەجێ بکەن بۆیە ئێمە بێ ئەمەل بووینەوە ئەو مادە پێڕەویەش جێبەجێ دەکەین هەتا ئەو کاتا لە مانگرتن بەردەوام دەبین هەتا واژووی پێویست بۆ ئەو یاداشتە کۆ دەکەینەوە ئەگەر کۆ نەبووە ئێمە خۆمان ئەعلانی دەکەین و پاش ئەوەش بەرنامەی ترمان هەیە لەگەڵ ئەحداسەکان لەگەڵ گۆڕانی تاریەکان بەرنامەکانی ئێمەش بەرنامەکان چییە کە باسی لێوە دەکەیت و دەڵێ بەرنامەی دیکەمان هەیە و ئەگەر وەڵام نەدرێنەوە هەنگاوی دیکە دەنین بەرنامەی دیکەتان چییە دوای ئەم مانگرتنەتان ئێمە ئەو کاتە باز لە بەرنامەکان دەکەین کە کاتی هات ئەنی ئێستا سەرقاڵی ئەوەین ئەومان مانگرتووە لە ناو پەرلەمان و لەگەڵ ئەوەشدا سەرقاڵی ئەوەین کە ئەندامانی پەرلەمان قەناعەت پێ بێنین بێ ئەو یاداشتەمان لەگەڵ واژووکەن کە بانکێشتی ئەندامان بکەین بۆ کۆبوونەوەیەکی پەرلەمان ئەگەر واژووی پێویست کۆبەوە کۆبوونەوە دەکەین تەواو یعنی ئەوە لە مانگرتن لەوە ئەنجامی هەبوو کۆبوونەوەی خۆمان دەکەین ئەگەر ئەوە نەکرا ئەو کاتە باسی دەکەین کە بڕیاری لەسەر دەدەین زۆر باشە ڕووپاکخان ئێستاکە بارودۆخی پەرلەمانتارانی مانگرتوو چۆنە واتە لە ناو هۆڵی پەرلەمان هەمووتان ماونەتەوە هیچ پەرلەمانتارێک هۆڵەکەی بەجێنێشتووە وەروە بارودۆخی مانگرتوان چۆنە هەستان بەوە کردووە ئەم مانگرتنە تا ئێستاکە کاریگەری هەبوو بێ واتە ئەوەی لە پێناوی داماونەتەوە هیچ بەدەمەوە هاتوونێک هیچ فیدباکێکی هەبوو بۆتان بەڵێ وەڵا باری دەستان چۆنە دوێنش ئەوە هێڵی ئەنتەرنێتی لەناو بینای پەرلەمان نایانهێشت وە دەمیان بەڕوو داخستین هەندێک کەلوپەلمان دەویست بۆمانەوە نایانهێش بچین ینی هەر لە دەرەوە لە خزم و کەشکاریشمان وەریگرین بەداخەوە ئەو هەڵسوکەوتەی سەرۆکایەتی پەرلەمان ینی بەرامبەر پەرلەمان تارانی دەکا و سوودکردنی پەرلەمان و کەمکردنی پەرلەمانیشان نەدەبوو خۆیان دەبوو شکۆی پەرلەمانیان بپاراست بە چکە ئەوان پارێزەری شکۆی پەرلەمانن بەڵام بەداخەوەم هەڵسوکەوتانە وای کردو ئێمە زۆرتر بین یعنی ئێمە سوودتر دەبین لەسەر ئەوەی کە ڕێکاری تر بەرامبەر ئەو دەستی سەرۆکایەتی بگرینە بەر زۆر باشە خات و ڕووپات زۆر بە کورتی ئەگەر وەڵاممان بیتەوە بزانین ئەگەر کۆبوونەوەتان کرد لە کۆبوونەوەکەدا باز لە چی دەکەن ئایا دەتوانن تووڕەی خەڵک کەمێکدان بمرکێنەوە مافەکانیان بۆ بگەڕێنەوە بەڵام زۆر بە کورتی ببوورە کاتمان نەماوە کۆبوونەوەکە لەسەر ئەو دوا پێشهاتانەی داواکاری خۆپیشاندەران و هەروەها پرسی موچە و ڕێککەوتن لەگەڵ بەغرا دەبێت بەڵێ زۆر سوپاس بۆ خاتوو ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لا پەرلەمانی کوردستان سوپاس کە ڕاستەخۆ لاو لێرەوە لەگەڵماندا بێت لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە میوانێکمان لایە بۆ گفتوگۆکردن لەسەر قسەکردن و گفتوگۆکردن وەروەها هونەری گفتوگۆکردن بە شێوازێکی ئەکادیمی و وەروەها ئەدەبی جوان ئەویش زۆر بەڕێز کاک هاوکار ڕەفیق ڕاهێنەرەی گەشە پێدانی مرۆیی وەروە زمانی جەستە
کاگا و کارمامە ساوکە یەخوا بەخێر زۆر سپاس مەمنون باینتان باش ڕێستانی وەکو ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیی وەروها زمانی جەستا دەمەوێت پێناسەیەکمان بۆ بکەی کە بۆی بینەرانیش باش لە ئێمە تێبگەن کە جارێ دەمانوێت قسە لەسەر چی بکەین مەبەست لە زمانی جەستا وەروها هونەری گفتوگۆکردن چییە؟ زمانی جەستا بە کۆی هەموو ئەو جوڵە و دەرکەوت و ئاماژانە دەوترێت کە لەسەر جەستەی ئێمەیە لە پەنجەکانمانە پەیام دەرەکەوێت کە لە ڕێگەی مێشکەوە ئەم پەیامانە دەگات زمانی جەستە زمان حاڵی بیرکردنەوە هەستەکانی ئێمەیە لە ڕێگەی زمانی جەستەوە ئێمە دەتوانین لە هەست و بیرکردنەوەی بەرامبەر تێبگەین دەشێت کەسێک بە زمانی قسەکردن نەیەوێ یان نەتوانێت یان پێی باش نەبێ هەندێک قسە بکە بەڵام زمانی جەستە هەموو کاتێک پێی باشە یان کاتیە یان دەتوانێت پامە ڕاستەقینەکانی ناخی مرۆڤ یاخود بیرکردنەوەی مرۆڤ بگەێنێ زۆر کاتیش دەشێت کەسێک بە زمانی قسەکردن ناڕاستی بڵێ یاخود پامێکی پێچوانە بڵێ بەڵام زمانی جەستە لێیەتە دەنگ پامە ڕاستەقینەکانە خاتە ڕوو ئێمە چۆن لە ڕێگەی زمانی قسەکردنەوە زانیاری دەخینە ڕوو بە هەمان شێوە زیاتر لە زمانی قسەکردن پێنج چێندەی زمانی قسەکردن ئێمە لە ڕێگەی جەستەشەوە زانیاری دەخینە ڕوو کە ڕۆ ڕاستەقینەکەی ئێمە دەخاتە ڕوو جەستەی ئێمە کۆنتترۆل ناکرێت جەستەی ئێمە ناکرێتە ژێر سەیتەرەوە بە شێوازێکی زۆر ڕێکخرا و پەیوەندی لەگەڵ مێشک هەیە مێشک کۆنتترۆلیەکە لەگەڵ هەر حاڵەتێکی دەرونی ئێمە مێشک پەیام دەنێری و لەسەر جەستەی خاتە ڕوو لە دۆخی قەلەقیان پەنجەکانم وا لە یەکەم یاخود یاری بە کاتژمێرەکەمەکەم سەیری زەوی یەکەم کوتانی قاچم هەیە لە دۆخی دڵخۆشیانە خێر حاڵەتەکانە گۆڕێ ڕوخسارم گەشت زمانی جەستە ناتوانێت درۆ بکە زمانی جەستا بە شازێکی ڕێژەیی مرۆڤەکان ئەوانەی کە شارەزاییان ئەتوانن بۆ ماوەیەکی کورتمەودا چەند خولەکێک بتوان سەیتەرەی بەسەردا بکەن بەڵام لە جوڵە خۆنەویستەکانە نەخێر ناتوانێت زۆر باشەکەواتە زمانی جەستە گرنگە یان زمانی قسەکردن و دەربڕین هەردووشیان گرنگن ئێمە زیاتر گرنگی دەین بە دەربڕی نەزارەکیەکان بەڵام بەداخەوە لە گرنگی زمانی جەستە تێنەگەیشتون کە پێنج هێندەی زمانی قسەکردنە من ئەگەر بە خولەکێک بە پێوە بۆستم وتار بدەم لە ماوەی ئەم خولەکەدا 250,000 ئاماژە لەسەر جەستە ڕۆساری من دەرەکەوێت لە پرۆسەی پەیوەندیکردنا زمانی جەستە 155 پەیام دەنێرێ قسەکردن 107 ئەدای دەنگمان چێتی و چۆنێتی دەنگمان 138 و بە دیوێکی ترا کۆمەڵێک داتایە کە بازدەوە دەکات پەیوەندی نازارەکی کە زمانی جەستەش لە خۆی دەگرێت لە 165 کاریگەری هەیە بەڵام زمانی قسەکردنمان 135 کاریگەری هەیە لە گەیاندنی پەیامدا بۆیە کاتێک ئێمە ئەچینە پرۆسەیەکی هەستیارەوە ئەوەی تەرکیزەخینە سەر زمانی جەستەی کەسەکە کە لی تێبگەین ئەوەنە تەرکیز ناخینە سەر ئەو وشانەی بەرگوێمانەکەوێ و هەر ئەوەش کە دیوە ڕاستەقینەکە ئەم کەسەمان بۆ دەردەخات زۆر باشە مستاوکار باسی لەو کرد کە ئەگەر کەسی قەلق بە پەنجە ئەتەقێنێ قاچە جوڵێنێت کەواتە ئایا ئەم زمانی جەستەیە لە کولتورێکەوە بۆ کولتورێکی دیکە جیاوازە چکە لەوانەیە لە کولتورێکی دیکە ئەم پەنجە تەقانە واتایەکی تر بگەێنێت زمانیان جیاواز ڕاستە هەستێک زمانی جەستا هەم جیهانیە هەم کەلتوریش تەحکومەکە بەسەریە کۆمەڵێک بابەتەیە خۆنەویستە بۆ نمونی لەگەڵ دۆخی قەلەقیامی پەیوەندی چاوە بسڕێنم یاری بە پەنجەمەکەم فشارەکەمە پەنجەکانم دەستەکانم مەشارمەوە خۆم بچووگەکەمەوەکو دۆخی کۆرپەلەی ئەمانە جیهانی یان حاڵەتەکانی ڕوخسار من لە کاتی دڵخۆشی ئازاردەخەنەیەکەم یان سەر لە قاندرم بۆ نیشانەی گرنگی پێدان لە کاتی قسەکردنا لە پی دەستەکانم مەخەمەوە ئەمانە دیسان جیهانین بەڵام کۆمەڵێک بابەتەیە کە کەلتور تەحکومەکە بەسەریە بۆ نمونە ئەم ئاماژەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئۆکەی لە یۆناان واتە بێبەرامبەر گەر بۆ شۆفێرێک وا بکەین لە نیوزلەندا ئەفوا تا بێبەرامبەر هەڵمکرا لە یۆناان واتە پەنجەمەرم بۆ بکە لە ئێران واتە بڕۆ بۆ جەهەنەم واتە ئەمێ سا لە ئێرانەگەر بۆ وڵاتی گاوایی بکەین وا تێناگە کە ئێمە ئەومان بەدڵەیان هیوای سەرکەوتنی بۆ خوازیینیان لایکێکمان بۆ کودە بۆ ڕێزتەڵی ئێمە خواستی ئەومان هەیە بڕات بۆ جەهەنەم ئەوانی کللتور دەورە بینێم ئاماژانە یاخود کۆنتاکتی چاو مەسەرم کۆریەکان سەیری چاوی بەرامبەر ناکەن لە قسەکردنا پەروەردەوای ڕاهێناونیان چینیەکان بەڵام لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خود لە ڕۆژاوە لە کەلتوری خۆشمان پەیوەندی چاو بابەتێکی ئاسایی جۆرێک لە بێڕێزیە گەر قسە لەگەڵ بەرامبەرەکەت کوی سێری نەکەیت یان بێمتمانەیە جیاوازی هەیە لە پێی کولتورەکان بەڵێ هەموو کەلتورێک کۆمەڵێک ڕێسای تایبەتیەیە کە تەحکومەکاتە سەر زمانی جەستەی و زمانی قسەکردنی هەموو دابەکانی تر وە دینیش دیسانەوە ڕۆڵە بینێ دا بە کۆمەڵاتێکان ڕۆڵە بینێ کاگە کارسێ بەرهەمان لایە کە بەڕێستان ڕۆڵتان هەیە لەم بەرهەمانە هەمووەکو نووسەر و هەمووکو پێداچووەر بەم بابەتانە ئەم بەرهەمەی کەوا باز لە زمانی جەستە دەکا بۆی بتوانین سوود لە دەرفەتەکە وەرگین بۆ قسەکردن لەسەر بابەتەکانی تر بۆ نمونە من شارەزایی زمانی جەستەم هەبێت ئەم پەرتوکە بخوێنمەوە یاخود پەرتوکەی هاوشێوەکانی تر بخوێنمەوە
ینی چۆن شتێک ینی چۆن ئیسفادە لە زمانی جەستە بکەم یاخود زۆر جار ڕەنگە ئێستا و پرسیارە دروست بێ ئایا زمانی جەستەسم بۆ من سوودی هەیە بۆ من ئیسفادە هەیە منێک ئەگەر لە زمانی جەستە شارەزا بم یان ئەگەر شارەزا نەبم چی فەرق دەکا ئەو شتانە چییە کە باشترە من لە زمانی جەستە لە شارەزا بم یاخود بۆی سەرکەوتوتر بم لە ئەدای قسەکانمە شارەزای زمانی جەستە بم باشترە لە ڕاستیدا زمانی جەستە بۆ هەموو مرۆڤێک گرنگە و مرۆڤانی کە بەتایبەتی لە پرۆسی پەیوەندی هەستیاردان کڕیار و فرۆشیارەکان یاخود بازرگانەکان میدیاکارانی بەڕێز هاوشێوەیە عزیزیان پارێزەرەکان یان سیاسیەکان هەموو ئەوانە زۆر پێویستە گرنگی بە زمانی جەستە بن لە پەیوەندی کۆمەڵاتیشا بە هەمان شێواز لە یەکەم بینی نایمە چۆن یەکەم بینینەکانمان ڕێخین چۆن کۆنتاکتی چاوەڕێ بخەین چۆن شێوازی دانیشتنمان چۆن وەڵاممان بۆ دانیشتنی بەرامبەر بێ شێوازی ڕۆیشتنمان ئاراستەکردنی سەرمان ڕاگیرکردنی سەر و شانەکانمان هەموو ئەمانە لەگەڵ دەرکەوتنی ئێمە متمانە گوازینەوە ڕەنگە کەسانێک لە زمانی جەستە تێنەگەن کۆرسیان نەبینی بە هیچیان نەخوێندە بێ بەڵام جەستێکی قیت و قنج و ڕێگە بینن دەستێغانی دەستی کراوە بینن سەرێکی بەرزە بینن ئەمە لای ئەوان جێگەی بایەخات هەستەگاڵێم کوڕە هەر بە ڕۆشنەگای دیارە متمانەی بەخۆی هەیە بۆیە لە پرۆسەی دانوستانە لە پرۆسەی کڕین و فرۆشتنا زمانی جەستە زۆر گرنگێمە چۆن بەرگەوتمانێ بەڵێ بە هەموو تاکێ گرنگەوە گرنگێکەشی دەرەکەوە لە هەمووی گرنگتر لە زمانی جەستا زەردەخەنەکردنێمە بەڕووی بەرامبرا کە زەردەخەنەیەگەکەین زۆر دەرگامان بەڕوایەکرێتەوە زۆر کات کەسانێک شانێکی جددی بازەکەن زۆر بە جددی قسە دەکەن بەڵام ڕۆچنە ئەم جددیاتەوە دەموچان گرژومۆنە بێت تووڕێی پێ و دیارەوە هەستەکەین لێمان تووڕای بێ بەڵام زەردەخەنەیەکم بابەتە گۆڕێەوە وەکو ئاوێک وایەکرێ بە کۆمەڵێک بابەتا کە پەیوەندیەکان باشتر گرم و گوڕەکە بۆیە زمانی جەستە بۆ هەموو مرۆڤێک بەڕاستی گرنگە بەداخۆم دووبارێکەم و ئێمە تاسا لە گرنگیەکەی تێنەگەیشتون ئەو کتێبی کە بەردەستە من پێداچوونەوەم بۆی کردووە نزیکەی 100 زوێنەی تایە و بە چیرۆک و داتا بابەتەکان خراوەتە ڕوو شارەزایەکی زۆر بەتوانە بە ناوی ئەلیزابێس کانک نووسیوێتی وەرگێڕێکی بەتوانە کاک شەپۆل مامەژۆری گێڕاوە ئێمە ئیشمان لەسەر کردووە لەگەڵیا 8,000 وشەمان بۆی زیاد کردووە و ڕوخسەتمان لە نووسەریش وەرگرتووە ئێمە توانین زیادکردنی بۆ بکەین بەڵێ ڕوخسەتی پێداوی و کتێبەکانی تریش هونەروەتەکەیتی گفتوگۆکردن کە لە نووسینی خۆمە دواتر قسەی لەسەر دەکەین بە زۆر کۆڕونکردنەوەیەک زۆر کەس پرسیار دەکات لە چ کتێبخانەیە کتێبەکان دەست دەکەون لە ڕاستیدا ئێمە هەتا ئێستانەمان ناردون بۆ هیچ کتێبخانەیەک خۆمان ئیڤنتی ناسانیان بۆکەین لە هەموو کوردستان تا ئێستا نزیکەی 10 سیمینارمان کردووە لەگەڵ 2000 کەس تا ئێستا کۆبووینەتەوە لەوێ کتێبەکان ئەخەینە ڕوو لەگەڵ پێشکەشکردنی سیمینارێکی بێ بەرامبەر کتێبەکانیش بە شێوازێکی اختیاری دەمەواتونی خەڵک چۆنە بۆ ئەم جۆرە لەم زانستە نوێ لەم معلوماتە نوێیانەی زمانی جەستە ئەوەی ئێمە تەجروبەمان کرد ئەم ساڵ زۆر باش بوو ئێمە هەموو سیمینارەکانمان سپاس بەخوا پێشوازێکی زۆر باشیان لێکرا کۆتا سیمینارمان لە هەولێر بوو زیاتر لە 420 کەس بەشداری کردبوو لە کەلار 230 کەس بەشداری کردبوو لە سلێمانی نزیکەی 300 کەس بەشداری کردبوو ئەنی هەمووی ناوچەکان لە 100 کەس کەمتر نەهاتووە تا 500 کەس ڕۆیشتووە ئێمە توانیمان لە 10 سیمینار دەنگمان گاتە 2000 کەس کە ڕێژەیەکی زۆر باشە وە کتێبەکان لە تەواوبووندان وایە کار دەکەین بۆی کە چاپی دووەمیشان لەسەرکەین زۆر باشە مامۆستاکار مرۆڤ لە کاتی قسەکردنا لە سەدا چەندی زمانی جەستە بەکاردێنێت ئایا هەمووی بە شێوەیەکی گشتی وەکو یەکە یاخود بۆ نمونە ئێستا کەسێکە بینی کە لە کاتی گفتوگۆکردنا تەنها دەمی ئەجوڵێنێت تر هیچ جەستە ینی زمانی جەستە بەکاردێنێت ئایا هەمووی بە شێوەیەکی گشتی مرۆڤ بە تایبەتی هەموو کاتێککە قسەکە لە سەدا چەندی زمانی جەستە بەکارێنێت ڕاستیەکەوێتە سەر شێوازی دەرکەوتنی جەستەی و چەندێکی جەستەی دەرەکەوێت لە کەمەر بەرەو سەرە یاخود هەموو جەستەی دەرەکەوێت بە پێوە قسە دەکا یاخود نەخێردانیشتووە لە دوورەوە لە نزیکە ئەمانە ڕۆڵە بینێ کات ڕۆڵە بینە شوێن ڕۆڵە بینە و بابەتەی کە باسیە کات ڕۆڵە بینێ وە گەرم و گڕی بوو ئەو بۆ باسکردنی بابەتەکە ڕۆڵە بینێ لە هەمووی گرنگتر ڕەگەس ڕۆڵە بینێ خانمان لە جوڵە پێکردنی زمانی جەستا بەتواناترن لە پیاوان و لە تێگەشتن لە زمانی جەستی بەرامبەریشا بەتواناترن ئەمەش کۆمەڵک بابەتەکە خوای گەورە پێی بەخشیون لە مێشکی رافرەتێکە 14 بۆ 16 خانە هەیە تایبەتە بۆ خوێندنەوەی ڕفتاری بەرامبەر بەڵام لە ئێمەی پیاوداتنیا 4 بۆ 6 خانە هەیە و ئەوان ڕۆڵێکی زۆر پیرۆزە بینی کە مامەڵەکردنە لەگەڵ مناڵ پەیوەندی کۆمەڵاتیەکانیان دایان بابەتی تر هەیە کە ئەم ڕۆڵی پێداون کۆمەڵک کەسیش هەیە بە سروشت بۆ نمونە ئەگەر دوو پیاو لە تەنی جەکترەوە بن کەسێکیان زۆر جوڵە دەکات لە بەرەوەی کەسێکی کراوەیە بە سروشتی حاڵ مەرجە کەسێک کراوە بێت جوڵی زیاتر بەکاربێنێت زمانی جوڵی زیاترە جوڵەکانی جوڵەکەی وای لێک تۆ کراوە جوڵەکانی کەسێکی کراوە دەستی زیاترە جوڵێنێ سەری لە پڕ جوڵەیەگەکە بەڵام کەسە پارێزگارەکان نا ئەوان زیاتر ئەکەونە دۆخێکی نەجوڵاوەوە یاخود زیاتر لە گوێگرت ناوەستنەوە کەمتر جوڵەکەن بۆ ئەمانە ڕۆڵیان هەیە بەڵێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ڕۆڵە بینێ پێشتر باس لەوە کرد کە شێوازی دانیشتن
بزین ئایا لە ڕووی زمانی جەستەوە کام شێوازی دانیشتن تەندروستە کام بڵێن ڕاوەستان ڕۆشتن هەر شتێکی دیکە بێ بزانین لە ڕووی زمانی جەستەوە کامە تەندروستە ئەبێ شێوازی لە زمانی جەستەیە خۆی گرێمە بەس باسی دانیشتن بکەین دوو کاتژمێری پێویستە ئێمە لە خولەکانمانە 40 کاتژمێر بەس باسی زمانی جەستەکەین بە پراکتیکی دانیشتنە باشەکە گە باسی بکەین قاچەکانمان ئێمە شانمان چەندێک لە یەک دوورە قاچمانەمان لە یەکتر دوور بێ ئەم شێوازە لە قاچزانان کە زەڕبیە قاچزانان لەسەر قاچ دۆخێکی بەرگریکاریە خودت قاچێکمان لە پێش قاچەکەی ترمانەوە یان هەردوو قاچەکەمان چێتە ژێر کورسیەوە یان بەسەری پەنجەکانمان جووت کردووە لە یەکتریا خۆنەخێ قاچەکانمان بڵاوە ئەمانە هەمووی شێوازە نەگونجاوەکانی دانانی قاچن باشترێمەکو باسم کرد قاچەکان ڕێک بێ شانمان چەند لە یەکتر دوورە هەردوو ڕەگەزداوەکو یەک لە خانماندا دەشێت قاچەکان کەمێک نزیکتر بن و جلوبەرگەکان تەحکومەکەن بڕیارەدەن و شێوازی دانیشتن کورسیەکان دیسانەوە ڕۆڵە بینم ئەم قاچانە بێ ڕێک بن لێرەوە بۆ ئێرە ئێڵێکی ڕێک دروزە بێ بە بێوە هیچ خوارێکی تیاابێ دیسان لێرەوە بۆ ئێرەوە ئێڵێکی تر دروزە بێ نابێ پشتمان کۆم بێ نابێ شانەکان کوڕ بن نابێ پێ دواوە بچێ وەکو گرنگی پێدان بۆ هەستی بەرامبەرێمە کەمەگەینە پێشەوە نزیگە بینەوەکو ئێمە هەستی گرنگی پێدانمان بۆ کەسە هەیە سەر لە قاندرمانە ئێمە ڕەزامەندین بە وشانەی گوێمان لێ بێ کەمێک سەر لارەکەینەوەکو نیشانەی گرنگی پێدان و بەپێی ئاستی قسەکردن دەستەکانمانە جوڵێنین بۆ شێوازی ڕۆیشتی بۆ وەستانیش دیسانەوە قاچەکان هەر بۆ شێوازە ڕێگەخرێن دەستەکان ستونی بەرەدرێنەوە دەست ناخرێتە گیرفانەوە لە پشتەوە ناشاردرێتەوە فشاریان ناکرێتە سەر پەنجەکان ناختێنرێن ئەگەر دەستەکانیش سونی بەرنەدرانەوە خانمان نتوانن بەم شێوازە دەستدا بنێن پیاوە نتوانن بورجێک دروست بکەن یاخود بەم شێوازە دەستدا بنێن هەموو ئەمانە ڕێگەخرێن قاچمان دەستمان ڕوخسارمان شانمان سنگمان ورگمان هەموویە بێت بە شێوازێکی زۆر باش ڕێک بخرێ ئەمە بۆ هەموو کەسێکە بێ وابێ لە کاتی دانیشتنایان جیاوازی هەیە بۆ نێستا ئێمە بێژەرین میوانێکمان دێت ئەبێت چۆن دانیشتن یاخود ئەگەر سەردانی بەڕێوبەرێک دەکەی بۆ کارێکی پێویست ئەبێ شێوازی دانیشتن و تەعاملکردن چۆن بێت جیاوازی هەیە ڕاستی ئێمە باز لە شێوازە فەرمیەکانی دانیشتنەکەین زیاتر جەخت لەسەرەوەکەینەوە بەڵام بۆ بێژەرێک وەکوی بەڕێز دوو کاتژمێر دانیشتن ئاساییە خۆ ڕوونادای هەردوو کاتژمێرەکە بەم شێوازە بنەتوانە قاچشتان جوت و قاچشتان لەسەر یەکتر دابنێن و هەتاکو دوایەوەی کە زۆر گرنگە وەڵامدانەوەمان بۆ دانیشتنەکانی بەرامبەر ئەگەرەوەی بەڕێز قاچ بخەنە سەر قاچ ناچارم منیش قاچ بخەمە سەر قاچ بۆیە ئەم شێوازە زۆر گونجاوترە و زۆر چۆنەڵێ ڕێزگرتن و گرنگی پێدانی تایە لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیا بەشداریم کرد دوایەوەی کە بێژەرەکە پرسیاری لێکردم ڕاست قاچی خستە سەر قاچ منیش دەماوی سێ چرکە وەڵام مایەوە قاچم خستەوە سەر قاچ دوای کە بەرنامەکەمان لە سۆشیال میدیا بڵاو کردەوە وتیان مامۆستا بۆچی تۆ قاچ خستەوە لەسەر قاچ قەدەومانە تۆ ڕانابینی وتم بەرامبەر وای کردووە کە منیش وەڵامدانەوە یەکەم هەبێ بۆ ئەو ئەبێ وەڵامی بم وەگەر وەڵامی نێمە و لاواز دەرەکەم لەم دۆخەیە ئەم قاچ خستنە سەر قاچ چی دەگەیەنێت لە زمانی جەستەیە کە بەڕێز داماژە ئەگەرەوەی بەڕێز قاچ بخەنە سەر قاچ ڕووی قاسان لە من بێ و منیش ڕووی قاچم لێوە بێ بەم شێوازە ئەمە بەپێی کەلتوری ڕۆژاواتە ئێمە کەسانێکی کراوین و بابەتانی کە قسان لەسەرەکەین هەردووکمان گرنگی پێدەین و خواستمانە خاڵی هاوبەشمانەیە بەڵام ئەگەر پێچوانێکینەوە ئاراستەی پێکان من ڕووی پێکانم پێچەوانە بێ واتە خاڵی دژبەیەکیمان زۆرە و نامانەوێ ڕێککەوین ناچاری وای کردۆ دابنیشین ئەمە لە کەلتوری ڕۆژاواتە بەڵام بینەوە بۆ کەلتوری کوردی گەر من ڕووی قاچم لە بەڕێزت بێ ئەمە نەگونجاوە و نیشانەی بێڕێزی و بێنەزاکەتیە و بە تایبەتی گەر من تەمەەن لەبەر چاو نەگرم لەبەر چەمین لە بەردەمی مامۆستایەکی ئاینی یاخود مامۆستایەکی خۆمایان لە بەردەمی خانما کە لە ئەتەکێتە خانمان پێگەیان زیاترە لە پیاوان یان لە بەردەم باوکمان لە بەردەم کەسێکی ترا بە هیچ شێوەیە گونجاونی قاچ بخرێت لەسەر قاچ ئێوەی بەڕێزەگە قاچی بخەنە سەر قاچ ڕووی قاچ نابێ لە بینەرانی ئازیز بێ کە ئەمە ڕەنگە دۆخی بچێتە قاڵبیکی ڕەخنەگریەوە و پێی جۆری پەیوەندیەکان ئێمە وەڵامدانەوەی قاچەکانمان هەبێ وردە ئەم بابەتە بە پێی جۆری پەیوەندی واسەکان دەبێت هاوکار دەمەوێت بەڕێستان هەمووکو ڕاهێنەرێک شارەزان لەم بوارەیە ماندوو بوونەوە هەموو بەرهەمانەتان نووسیوە سیمینارتان کردووە خوێندنەوەیەکی گشتیت بۆ مامەڵەی با بڵێن شوێنە ڕسمیەکان بۆ نمونە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان لەگەڵ هاوڵاتیان بەڕێوەبەرێک چیتە دایرەیەکەوە بۆ واژۆیەک مامەڵی ئەوان تەنانەت پاسەوانێکی بەردەرگا لەگەڵ هاوڵاتیان ئەسڵەن زمانی جەستە لە هەرێمی کوردستان هەر گرنگی پێدراوە ئەسڵەن لامان گرینگە یعنی بەڕێوەبەرێک کە گەشتێتەوە بەڕێوەبەرێکی گشتی پلەیەکی بەرزی هەیە بیری لەوە کردوێتەوە ڕەنگە بە ڕەفتارێکی دڵی ئەو کەسی کە دێت بۆ لای ڕەنگە بیر ڕەنجێنەیە بە پێچوانەوە خۆشیکە یان بە معنایەکی تر ئەسڵەن زمانی جەستە لە هەرێمی کوردستان بۆتە بابەت ڕاستیە ئەگەر لە ڕابردووە دەشێت بۆ شێوازە باو نەبوو بێ بەڵامەوە ئێمە درکمان پێی کردووە لەم چەند ساڵەیە
بە شێوازێکی زۆر باش ئیشی لەسەرکری ئەگەر نەبێتەوە سەفێمە زۆر بە فراوانی ئیشمان لەسەرم بابەتە کردووە ئەبێ جێگە دەستان وڵی هەوڵمان ناوە تا ئێستا من زیاتر لە 50 بەرنامی تەلەڤیزیۆنیمان لەسەرم بابەتە کردووە و پیجێکمان هەیە بە ناوی زمانی جەستە پیجێک یەکتیفە نزیکەی 100,000 ئەندامی هەیەەوە لایکی هەیە کە ئەمە بەردەوام بابەتی تیا بڵاوەکەینەوە کە ئەو فیدباکیات تۆ سپاس بۆ خاستودی هەبەوە سیمیناری بە بەرامبەرمانە بە بەڵام بەگشتی لە کوردستان بەڕاستی نەگەیشتۆتە شوێنی خۆی بە تایبەتی ئەو سێکترانی کە بەڕێزت باست کرد لەسەر ئاستی سیاسی ئێستاژە بینی کادرێکی سیاسی باڵا لە بەرامبەر وەفدێکی بیانی بەم شێوازە دانیشێ قاچەکانی بڵاوە و شێوازی ڕێک نەخراوە بە تەواتی پشتیاوەتەوە یان ئاراستەی پێکانی ڕێک نەخراوە یان کراسەکەی هاتۆتە دەرەوە یان ڕێخستنی جلەکانی کە ئەتەکەی جلوبەرگ زۆر گرنگە ڕێک نەخراوە ئەم بابەتیان لە شێوازی ڕۆیشتنە و ڕوخساری ناتوانێت بە ساڵ حاڵەتە نەفسەکانی ئازاڵ بێت تووڕەبوون بەسەری ئازاڵە هاوڵاتیەک قسەی بۆکە لەسەر شەقام دەستەکانی بەم شازە کۆکاتەوە کەویستی دوورە پەرێزی لەوە هەیە هەناسە قوڵەکانی هەڵەکێشێ بڕوویە کە من ویستی بێزاری مێ و نامێ گوێ لە تۆ بگرم دەیان نیشانەی ترکە بەڕاستی بە شازێکی باش ڕێک نەخراوە گەرێمە سەیری سیاسەکانی ڕۆژاوا بکەین سەیری ماکرۆن بکەین سەیری جەستن ترۆدۆر بکەین سەیری پوتین کەین ئەبینین کە زمانی جەستیان چەندێک سوودی هەیە و چەندێک گرنگی پێدەن بۆ سەرنجڕاکێشانی جەماوەرە بۆ گرنگی پێدانی جەماوە بەداخەوە تا ئێستا بە شێوازێکی زۆر باشیشی لەسەر نەکراوە لە گرنگەکەی تێنەگەشت زۆر باشەکەەوە تێمە ئایا وەکو هاوڵاتیەک وەکو تاکێکی ئاسایی تا چەند دەتوانین لە ڕۆژانە لە گفتوگۆکردمان لەگەڵ بەرامبەر لە بەرکەوتە ڕۆژانەیەکانمان سوود لە زمانی جەستە ببینی زۆر بەباشی ئەتوانین بە تەرکیزەکان ئەگەر زیاد بکرێن ئێمە زیاتر گرنگی بەوە نەدەین کە گوێمان لێ بێ گرنگی بەوە بدەین کە ئەیبینین و کۆمەڵک ڕاهێنان هەیە کە زیاتر وامان لێکە فۆکسیان تەرکیز بکەینە سەر زمانی جەستەی بەرامبەر لە ڕێگەی ئەو تەرکیزە وردانەی و بەراوردکردنی زمانی قسەکردن و زمانی جەستەی ئێمە دەگەین بە زۆر شت و هەندێک بابەت هەیە بۆ نمونە ئەو کەسانەی کە لە فڕۆکە خانم دەوامەکەن ئەبینن لە ڕۆژێکە دەیان و سەدان کەسی جیاواز کەلتوری جیاوازە بیرن هەرێکێک لەمانە پەرتوکێکە بۆ خوێندنەوە زۆر گرنگە یاخود لە هەندێک شوێنی پێشوازیکردن وەکو هۆڵی پزیشک پێشەوەی تۆ بچیت پزیشک ببینی ئەبینی کۆمەڵێک کەس هەیە لە بێزاریە هەمووی دەستەکانی کۆ کردوەوە قاچەکانی جووت کردووە هەناسەی قوڵ هەڵەکێشێ ڕوخسارێکی بێزاری هەیە ئەمانەواری دێکە کە تۆ باشتر لی تێبکەی و تێگەشتن لە دراوسەکان کاتێک دۆخێکی نامار دێتە ناویان یاخود لە کاتێکمەرجە هەر کەسێک کە دەموچاویا بەبەیەکە ئەمە بێزاری بێ نیشانە ئەمە بچووکە لە ڕاستی هەندێک کەسە بینین کە خۆی تەبعی وایە لەوانەیە ئەو هەستەشی نەبێ بەرامبەر بە تۆ کە بڵی ئەمە ڕقی لە منە یاخود ئەم کەسە لەوانەیە بێزار بێت خۆی سروشتی هەروایە کەواتە مەرجە لە هەموو کەسێکە ئەم شتانە تۆ ئاوا تەحلیلی بۆ بکەیت نەخێر مەرج نییە ئەمە پێشەوەی مەرج خوێندنەوە بۆ کەسێ بکەین 50 ساحێبی ڕەچاوی بکەین یەکێک لەو یاسانی کە بەڕێز باس کرد لە کەسایەتی ئەم کەسە تێبگەین ڕەنگە کەسانێک کرد بە سروش بە شێوازێکی چۆنەڵی بێتاقەت دەرکەون یاخود پارێزگار دەرکەون بۆی بێمە لە دۆخە دەروونەکەی ئەوان تێبگەین بزانین دۆخی دەرونی ئەوان چۆنە لە دۆخی دەرونی ئەوان تێبگەین وەگەر کەسێک پارێزگار بێ دیسان لەسەر زمانی جەستەی دەرەکەوێت کەمتر کاردانەوە هەیە کەمتر دڵخۆشەکانی دەرەکەوێت قسەکانی ڕوخساری لەگەڵ جەستەی ئێمە پێکەوەی ببەستین و بڕیاری لەسەر بکەین زۆر باشە ماوەسا بێگومان زمانی جەستە زۆر گرینگە و دوو بابەتی تریش هەیە دەمانەوێت ئەو قسەش لەسەرەوە بکەین بەڵام ئەمەیان کە بڵێن جەوهەری بابەتەکەیە یان خود زمانی جەستە بۆ هەموو کەسێک ویستم ئەوە پرسیار لەوە بکەم زۆر جار کەسانێکەیە لە ئەوجی شارەزایی زمانی جەستەوە دێنی یاری بە زمانی جەستە دەکەنەوە تەمسیل بە جەستەیان دەکەن بۆ بەرامبەر لە کاتێکە ئەمە تا چەند زیانی هەیە بۆ ئەوەی تۆ بتەوێت مەسەلەن بۆ نمونە دەتەوێت کەسێک بخەڵەتێنی وا خۆت نیشانەدەی کە زۆر بێئاگایت و لە زمانی جەستەوە خۆت بێباگەکەی و وایە یانێ لە کاتێکە ئەمە گرفت نییە ئەگە کەسانێکی با بڵێن نابەت پرسیار فێریشمانی شارەزای زمانی جەستە ڕاستە وەڵات ئەوان بە تایبەتی سیاسیەکان و کۆمەڵێک کەس کە بەرکەوتنیان لەگەڵ جەماوەرەیە کۆمەڵێک یەکتەر لە ڕۆژاوە هەوڵی فریودانی بەرامبەرەدەن زمانی جەستیان بە شازێکی ساختەیەکرێنە ڕوو هەوێ بێمە بڵێم تۆمان خۆشەوێ بەڵام هەستێکی ڕقاوی لە ناو ناخیاندا هەیە بە جەستە ساختەکان ئەوەمان پێ دەڵن کە هەستی خۆشەویستیمان هەیە بەڵام ئەمە بۆیان ناچێتە سەر لە زمانی جەستیان مەتوانین بەسەر جوڵەی دەستەکانمان لە هەندێک باردا زاڵ بین جوڵەی قاچەکانمان شێوازی تەوقەکردنمان شێوازی دووری و نزیکی و مەوداکانمان کۆمەڵک بابەتری مەتوانی سەیتەرەی بخینە سەر وە زۆر کاتیش دەتوانین بە ساختەکاری بخینە ڕووکە ویستی فریودانی بەرامبەرمان هەیە
بەڵام لە کۆمەڵک بابەتی خۆنەویستە کە کۆندامی سەر بەخۆی دەمارەیەمە ناتوانێت زاڵبین بەسەر ئەو بابەتانەیە بۆ نمە تروکانی چاوەکان لە کاتی بێزاریە خول لە کاتی فشارە لە کاتی قەلەقیە کاتێک کەسێک دوو لە ڕوویەوە درۆیەکی زۆر گەورەیە کات تروکانی چاوەکانیدا 12 جار کە لە خولەکێکە بۆ ئینسانێکی ئاسایی ئەبێت بە 43 جار بۆ 50 جار بۆ کەسێکە کەوێتە دۆخی ناهەمواری و قەلەقی و ناڕاستی وتنەوە ئەمە کۆنتترۆل ناکرێت جوڵی چاوەکانی من بۆ سەرەوە بۆ خوارەوە بۆ ناوەند ئەم جوڵانە کۆنتترۆلمانە خۆنەویستە سوور هەڵگەڕانی ڕوخسار بۆیە ئەمانە دیوە ڕاستەقینەکەیم کەسە دەخەن ئەنی هەر بۆ پشگیری قسەکانی جەنابەت دەڵێن هەموو زمانی جەستە دەکرێت بتوانانی بۆ فریودانی بەرامبەرەکەت بەکاری بێنی بەڵام چاوەکانت پێ کۆنتترۆل ناکرێت خۆت نایان بینیتەوە چاوەکانی لەو کاتەیە دووش یعنی زۆر گرینگە کاتە توانین بڵێن چاو یەکێکە لە گرنگترین با بڵێن خوێندنەوەکانی زمانی جەستەی بەرامبەر هەم بۆ بزانی ڕاستەکە هەمووی بزانی دەوێت ناڕاستیەکە بڵێ چاوەکان سەرەکیترین ئەندامن لە جەستەی مرۆڤدا لە گەیاندنی پەیامدا چاوەکان بەحرێکن لە زانیاری ئەگەر جیهان لە وەرقەیەکی بچووکی ئاوە هەیە کورد بکرێتەوە ناوی لێ بنین نەخشەی جیهان ئەو کەسایەتی ئەمەش لە دوو ئەندامدا بچووک دەبێتەوە کە پێوترێت چاوەکان بە ئاشکرا ڕق و بغزیانتیا دەرەکەوێت و بە ئاشکراش گرنگی پێدان و خۆشەویستیانتیا دەرەکەوێت ئەو چاوانەی کە لەگەڵ پێڵۆکان بچووک دەبێتەوە نیشانەیە بە ئەوی کە ئەو کەسە هەستێکی ڕەخنەگری هەیە هەستێکی تووڕە ئامێزی هەیە ئەو چاوانەی کە پێڵۆکان لەگەڵیا گەورە بە هەستی گرنگی پێدان و سەرسامبوونی هەیە جوڵەی چاو بۆ سەرەوە بۆ خوارەوە بۆ لای ڕاست بۆ لای چەپ هەموو ئەمانە پەیام هەڵەگرن و تروکانی چاوەکانیش بەڵێ بە تەکی دەمانە کۆنتترۆل ناکرێن ناتوانێمە بە شێوازێکی زۆر وەربیخێن ژێر سەیتەڕی خۆمانەوە زۆر باشە مامۆستا هەندێ ئاماژە هەن لە زمانی جەستەدا بۆ نمونە پێشتر بە ڕێزیشدا ئاماژەت پێکرد هەندێک کەس دەستەکا بە گیرفانیە هەندێک کەس لە کاتی قسەکردنا برۆکانی بەرزەکاتەوە ینی کۆمەڵێک ئاماژەی دیکە هەن بزانی واتایان چیە لە زمانی جەستەیە ڕاستی چوات بۆ نمونە کەسێک کە بینی ئەگەر هەردوو دەستی لە گیرفانیا بوو بزانین مەبەستی چییە بۆ بەرامبەرەکە یاخود کاتێک من کە قسە دەکەم بەرامبەرەکەم بەرزەکاتەوە بزانم واتاکەی چیە مەبەستی چیە لەوە لە ڕاستیا بەرزکردنەوەی برۆکانەگرێن بەس قسە لەسەر برۆکان بکەین 20 جۆر تا 30 جۆری باو ئاشکرای جوڵەی برۆ هەیە بۆ نەو برۆانی کە قەوسن بە قوسی بەرز قەوزە بنەوە هیلالی دەرەکەون و لەگەڵ یا چاویش فراوانە بێت دەمیش بازنەی یەکرێتەوە ئەمە و کەسە لە دۆخێکی سەرسامبوونایە شتێکی بیستووە کە پێی سەرسامە خودە و برۆانی کە تووڕەن بەم شێوازن وەکو ژمارە حوتی کوردیان لێت ئەو بروانی دڵخۆشن شۆڕە بنەوە بەرەو خوار ئەو بروانی کە ترسیان تایە لەرزان تەیەکەوێت و دەیان بابەتی تر لە دەستەکانیشا کۆمەڵێک پەیامی تر هەیە دەستە شاراوەکان واتە ئێوە ئێمە هەستێکی شاراوەمان هەیە ئەمانەی بابەتێک بشارینەوە یان لە کاتێکمانەوە ناڕاستیەک بڵێن یاخود نەخێر کەسەکە خۆی بەمەوە گرتووە نەخێر کەسەکە سەرمایەتی یاخود کەسەکەی هەوێ چۆنەڵی ئامادە بێ بۆ گوێگرتن دەیان بابەتێک ئێمە ناتوانین تەنیا بڵین دەستەکان کە کلێنێکی فانەوە واتایەوە کەسەکە شتێکە شارێتەوە ئێمە بلەم کەسە تێبین کە لە بەردەممانایە ناتوانین ئێمە وەسفی کەسێ بکەین کە بوونی نییە و تێبگەین کە چی دەڵێ و پەیوەندی ئەمە لەگەڵ ئەو چییە و ڕەگەزی چییە و بارودۆخەکە چۆنە کەشەکە چۆنە هەموو ئەمانە وامالەیەکە کە بتوانین بە شێوازێک لێی تێبگەین کە چی لە مێشک و هزر و بیرکردنەوەی دادەگوزارێ هەندێک دەبینین کە کەسێکیش بە بەردەوامی قاجە لەقێنێت دەوترێت ئەو کەسە قەلەقە یاخود ڕاڕایە لە شتێکە زین ئەمەش ئاماژێک و چواتایەگەگەێنێت ئەمانە خون بەڕاستی هەزەکردن بە قاچ کەسێک لە مناڵێ و هەتا ئێستا هەرەزە بە قاچیەکان خویەکە لەگەڵیا گەورە بووە پەنجەکانی قرتێنێ یان خانمان قژیانە بنەوە پشتی گویان یاخود کەسێک کە تەمەنی شێڵ قشاوە ئێستاش یاخود سنێڵیان بەم شێوازە یاخود سەکسوگەکەیان هەمومانە کۆمەڵێک خون ئەم کەسە خۆی پێوەگرتنەوەکو جوڵەیەکی دووبارە بووەوە ئەمان لە ڕاستیدا پەیامی نەرێنی ناگەێنن وەکو خویەکن کە ئەم کەسە خۆکان جیاب بکەینەوە هەر جوڵەیەک لە خولەکێکا 2 جار 3 جار ڕوویدا ئەمە دەشێت خوو بێ ئێمەش لە ماوەی 5 خولەکان ناتوانین بڕیا لەسەر کەسێک بین بینینی یەکەم زۆر جار شڵەژانی تایە بەڵام ئێمە توانین بۆ جاری دووەم و سێم و چوارەم بیبینین لەگەڵ یا تێکەڵاو بین کۆمەڵێک دۆخی جیاوازی ببینین ئەو جاتوانین خوەکانی جیاب بکەینەوە و پەیامەکانی جەستەی جیاب بکەینەوە وەزانم شەیدان ناوێ کتێبانم بخوێنێتەوە لە زاری خۆتەوە هەموو معلوماتەکان ئەمڕۆ وەرگێ کاک هاوکار یەکێکی تر لەو بابەتانەی کەوا بەڕێستان شتان لەسەر کردو و دیسانی شەو پەیوەندی بە زمانی جەستەوەیەواتە زمانی جەستە بەکاردێنی بۆ ئەم بابەتە بۆ نمونە وتاردان جا وتاردانێک ئاینی بێ سیاسی بێ کۆمەڵایەتی بێ مامۆستایەک بێ لە زانکۆ لە قوتابخانەیەک بۆ کۆمەڵێک گەنج کۆمەڵێک برادر لەسەر جادە هەمووی توانین بڵین اینێکی گشتگیرە
مەبەست لە بەهێزەوە وتار بدە چێواتە بەهێزی وتار تەنها ناوەڕۆکەکەی گرنگە یاخود لە پاڵ ناوەڕۆکەکەش یا ئەداکەی چۆنیەتیەکەی دەنگ هەڵسوکەوت وە زمانی جەستە لە وتاردان ئەکە تۆزێک قسە لەو بابەتە کۆمنت هەبێ بۆمان دەسەکان خۆشێ بەهێزە وتار بدە کتێبێکی بیانیە پرۆفیسۆر مێڵەدی تێمپڵتن نووسیوێتی وەرگێڕان مامۆستا هێرۆ بورهان بۆی کردووە خۆمان سەرپرشتی و پێداچوونەوەمان بۆی کردووە کتێبێکی زۆر زۆر ناوازەیە لەگەڵمانە بۆ ساتی وتاردان لە دەستپێکردنی وتاردانەوە بەڵە وتاردان کۆمەڵێک یاسا و ڕێسای وردی هەیە هەر لە یەکەم بەرکەوتنمانەوە لەگەڵ جەماوەر ئێمە چۆن سڵاو بکەین چۆن یەکەم بەرکەوتنەکان ڕێک بخەین جوڵەی جەستەمان چۆن بێ بەرکەوتنمان لەگەڵ بەرامبەر چۆن بێ چۆن وەڵامی پرسیارەکان بینەوە چۆن پرسیاریان لێ بکەین ئەدای دەنگ کە بابەتێکی زۆر گرنگە لە وتاربێژە ئەدای دەنگمان چۆن ڕێک بخەین و چۆن بابەتەکان بە شێوازێکی ڕێکخراودا بنین ئەم کتێبە پێمانەڵێ گەر بابەتێک 5 خولێکیش بێ پێشکەشی بکەین پێیسە ناونیشانی هەبێ پێشەکی هەبێ ناوەڕۆکی هەبێ ڕاستپارتەی هەبێ ئامانجی هەبێ و هەموو ئەمانە پەیوەندیان بە یەکترەوە هەبێ بە شێوازێکی زۆر ورد پایە سەرەکیەکانی وتاربێژی بۆ ئێمە دەخاتە ڕوو بەداخە وتاربێژی زۆر کات بەس خەڵک وا بیرەکاتەوە گەیاندنی زانیاریە بەڵام دوو بابەتی دیکەی تێدایە کە کاریگەری دانانە لەسەر بەرامبەر وە قەنەعات پێکردنێتی بۆ بابەتەی کە دەوترێت ئەم پەرتوکە زۆر بە وردی باسدەوە دەکە و هەموو بابەتێکی تایە کە چۆن ئێمە بابەتەکەمان ئامادەکەین چۆن بە ئۆنلاین بابەت پێشکەشکەین چۆن سلایدەکانمان ڕێک بخەین ئۆنلاینیشی تێکراوە بە تەنانەت بابەتی ئۆنلاینیشتیا چکە کتێبەکە زۆر سەردەمیە ئەم دۆخی ئێستای لەبەرچاو گرتووە مامۆستا ئەو کتێبەشە باز لە ئەتەکیەت و هونەری گفتوگۆکردن دەکاتدایە دووبارە ئەمیش پەیوەستە بە زمانی جەستەوە مەبەستە ئەوەیە کە ئەتەکیەت و هونەری گفتوگۆکردن لە زمانی جەستەیە یاخود بە شێوەیەکی گشتیە باسی کردو ڕاستیدا ئەتەکێت و هونەری گفتوگۆکردن بابەتێک بوو کە من لای من جێگە بایەخ بوو کە زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەدا کەم تا زۆر بە شازێکی ڕێژەی گرنگی بەم بابەتە نەدراوە لە کاتی قسەکردنا ئێمە گرنگی بە هەستی بەرامبەر نادەین ستایشی بەرامبەر ناکەین خۆشەویستی بۆ دەرنابڕین ئێمە تەنیا وشەکان وەکو زەبرێک بەکارێنین لە کاتێکا دەتوانین ئێمە وشەکان وەکو گوڵێکیش بەکاربین کە سەدای خۆشەویستی و گرنگی پێدان بگوازنەوە ئێمە باسمان لەوە کردووە کە گەروی ئێمە چەندێک کاریگەری هەیە وە گەروی ئێمە چەندێک کاریگەری لەسەر هەستی بەرامبەر هەیە وشەکان چیمان لەیەکەن ئایا بەرەو شکست دەمان بەنیا خود لە شکست نزیکمانەکەنەوە ئایا وشەکان چەندێک کاریگەریان لە ژیانی ئێمەدا هەیە ئێمە وتومانە وشەکانن کەواکەن کە پانتایی جەنگ و پێکدادان گۆڕن بۆ لە یەکتر تێگەشتن وتەکانن یاخود وشەکانن وا دەکەن کە چەکەکان بکەن بە قەڵەم دایان نمونەیتیایە لە شێوازی دەستپێکردنی گفتوگۆکردنەوە بۆ شێوازی بەردەوامی پێدان پێی و بۆ شێوازی کۆتایی پێهێنان و هەر لەم پەرتوکەدا 20 جۆری کەسایەتی باسکراوە کە ئێمە چۆن لە ڕێگەی گفتوگۆکردنەوە کەسایەتیانە بناسینەوە و چۆن مامەڵیان لەگەڵ بکەین دیسانەوە زمانی جەستە لە بەشێکا باسکراوە لە بەشێکا باسمان لەوە کردوە چۆن بەسەر شەرمی قسەکردن ئازاڵ بین و جۆری گفتوگۆکان بەپێی بوارە جیازەکان گفتوگۆی دینی زانستی ئاینی کۆمەڵایەتی لە نێوان هاوسەراندا لە نێوان هاوڕێیاندا گفتوگۆی سەرکار زۆر بە وردی باس کراوە و لە ناواخنیدا 300 وتەی کەسایەتی ناودارەکانەیە کە تایبەتن بە گفتوگۆکردن نزیکەی 70 وێنە هەیە بۆ ئەوەی کە باش دەقەکان ڕوون بکرێتەوە 155 سەرچاو لە نووسیدان بەکار هاتووە بە شازێکی زۆر باش توانیمانە حەق بۆ بابەتە بدەین کە ئێمە چۆن گفتوگۆ بکەین زۆر باشە مامۆستا باس لەوە کرد کە لە ئەتەکیەتی هونەر و گفتوگۆکردن هەندێک کەسێک کە وشەی زبر بەکارهێنێ بەرامبەر ئێمە چۆن بتوانین وەڵامیان بینەوە ینی بتوانین وشەی زبر بەکارنین چونکە هەندێک جار دەبینی کە بەرامبەرەکەت زۆر بە شێوەیەکی ڕق گفتوگۆ لەگەڵات کات بەڵام تۆش ناتوانانی ینی خۆ پێ ڕاناگیرێ چی بکەین بۆی بتوانین کە ئێمەش بە شێوازی ئەو ڕەفتار نەکەین لە ڕاستیە ئێمە بێ گرنگی بۆ بدەین یاخود کار بۆ بکەین کە قسەی ڕقیان قسەی زبر بە ڕوومانانەکرێ ئەمیش ئەکەوێتە سەر لایەنەکەی خۆمان ئێمە زۆر کات گرەی لە بەرامبەرەکەین کە گرنگیمان پێنادا بەڵام هیچ گرنگیەکمان بەو نەداوە تا من گرنگی بە کاکشوان نەدەمە و گرنگی بە من نادا بە هەمان شێواز بۆی بەڕێزی ڕاستە بۆ بابەتی ئەوەی کۆمەڵک کەسانێکیشان خویان بۆ گرتووە قسەی ڕق بکەن شمشێرەکان دایم بەدەستەوەیە لە بریوەی گوڵەکان بخەنە ڕوو دایم هەوڵی شکست پێێنانی ئێمە دەدەن دیوە جوانەکانی ئێمە بە دیوێکی ترابینن باشتر ئێمە بە شێوازێکی زۆر باش وەڵامیان بینەوە هەمان ئەو چەکە بەکارێنی کە ئەوان بەکارێنێنەوە ئێمە گرنگی بەهستی ئەوان بدەین کە ئەوان گرنگی بەهستی ئەمە نەداوە قسەیەکی ڕقەکات ئێمە گوێی بۆ گرین ئەڵێن بەڵێ گوێگرتن بابەتێکی زۆر زۆر گرنگە بەڵام ئێمە هاوڕای نابین ئەڵێن ئەمە بیرکردنەوەی ئێمە کاری ئێمە وەشکاری ئێوە ئێمە سەرقاڵین بەکار و پرۆژەی خۆمانەوە ئێوەش بە هەمان شێواز وەگەر کەسێک ڕخنەی زۆر لە ئێمە گر یان زبرگۆیەکی تیابوو هەستی ئێمە ڕەنجان دەتوانین بڵین تۆ بە قسەکانت و ئێمە بە قسەکانمان پێناسەی کەسایەتی خۆمانمان کرد ئێمە لەم کتێبەدا پێشنیاری ئەومان نەکردەوە مشتومڕ ڕۆ بدا مشتومڕ باسمان لەو کردا مشتومڕ وەکو ماری کوبراوایە بێ لێی ڕابکەین و بوومە لەرزە وایە بێ لێی ڕابکەین وەکوی کەتیر کارەنگی دەڵێ یاخۆی وەکو نیشتین دەڵێ کە دوو کەس ئەگەر مشتومڕ بکەن
کەس نازانە کامیان زانان کامیان نەزانن بۆیە پێویستە ئێمە مشتومڕەکان وەلا بنین و ئامۆژگاریکردن کە کەسانێک خۆیان بە ئامۆژگاریکردنەوە کردو ئێمە بە جۆرێکی دیکە باسی دەکەین بە شازێکی زۆر ستاندار و کەڵک بینین لە کتێبە زۆر گرنگەکان و لە پڕاو ئاینەکان و لە قورئان و فرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم توانیمانە کتێبەکە نەخشە ڕێژ بکەین و پڕاوەکان پڕکەین. ئەگەر کەسێک ببوورم خۆی گرتی بێت کە بەردەوام قسەی زبر و ڕق بەکار بهێنێت لە حاڵەتێکە ئەگەر تۆ ڕێگەیە بگریتە بەر جواب نەدانا وەڵام نەدانەوە بڵین چارەسەرە ڕێگە ئەبێ وەڵامی بینەوە وتمانە بێ وەڵامی بینەوە بەڵام نابێ ئەگەر بەردەوام بوو تۆش وا کەوتەوە ناڕاستەخۆ پەیامێکی یەکەی هەوێت هێرش بکاتە سەرێمە بە ناڕاستەوخۆ ئێمە باشتر خۆی نەکەین بەخاوەنەوە لەگەڵ من تا ئەزانم لەگەڵ من تا ئەزانم مەبەستت منە تۆ توانی ناڕاستەوخۆ بەبێ ناوێنانیە و هەندێک خاڵی نەرێنی ئەو باس بکەی تێدەکە هاوکاریانی من لە مەبەستی پرسیارەکەی هاوکارم گەشتم ینی زۆرن نمونە زۆرن هەتا من لە ژیانی تایبەتی خۆشم دەبین و زۆر کەس هەیە لە خزم لە هاوڕێ لە دۆست طبیعەتی حاڵ ینی جۆرێک لە جۆرەکان چۆنەڵی ئیشی فلان کەس نانەوەیە ئیشی فلان کەس کەبابیە هەشتێک ئیشی ئەویش ئەوەیە دەیەوێت بەسەلەنوا دەرخاکە من ئینسانێکی بەهێزم ئەوە زمانی ڕاق تعلیق باز ئەوانە لە کاتێکا بۆ وەڵامدانەوەیانە زۆر ئاسانە بەڵام دەبێت خۆت بهێنیتە خوارەوە بۆ ڕیزی ئەو لە کاتی ئەگەری وەڵام نەدانەوەی ئەم جۆرەیە ینی ئەمە وا دەرناکاونیتر تۆ قڕەکە بۆ خۆ خەسکەی تۆ وابزانن ئەمە بەرامبرە لاوازە یاخۆت قسەی پێنیە لە کاتێکا ڕەنگە زۆر سادەش بتوانانی وەڵامی بیتەوە ڕاستە بیرکردنەوەی بەرامبەرەکە لەو کاتاونێتی تەسیانی بتوانڵی دەفع ناوێ بۆی لەسەر ئەم شێوە بەردەوام ڕاست ئەبێ هەمیشە ئێمە وەڵامێکمان پێبێ هەمیشە ئێمە نابێت دان بۆ دابنی قسەکانی ئەو ڕاستە ئەو هێرشی کردوتە سەر ئێمە ئەڵێ تۆ کەسێکی لاوازی کەواتەم بەڵی بۆ بکەم نەخێر ئەبێ وەڵامی بەمەوە بڵین کردارەکانمان قسە دەکە من بەوەی دەیکەم دێ سەلماندومە و تۆش بۆی دێکی سەلماندوتە کەسانێکن بەس قسە دەکەن بە قسەکردن گەشتی سەرمان ڕێک دەخەن بەڵام لە کرداردا فریایی شتێک ناکەون ئێمە مەبەستەکەی وزەیەکی زۆر سەرف نەکەین بۆ وەڵامدانەوەیان ئێمە وەڵامیانە دەینەوە بە ڕستەیەک بە دوو ڕستە بابەتەکان بۆ ڕوونەکەینەوە یان ئەگەر گەشتە حاڵەتی گویان بۆ ناگرین قسەکان وەکو بابەتێک پیشانە دەین کە زۆر گرنگ نیە لە ئێمە زۆر بەهاینێ نەگەوە ئێمە هەڵبستینەوە قسەی تند و زبرگۆی بخینە ڕۆ بەو شێوازە ئێمە زۆر جار وەڵام نەدانەوەشان جۆرێکە لە وەڵام دەستخۆ زۆر جار بێدەنگیمان جۆرێکە لە وەڵام نەدانەوەمان جۆرێکە لە وەڵام یان وەڵامدانەوەیکی زۆر کورد کۆمەڵک کەس پێشنیاریەوە دەکەن کۆمەڵک پەرتوک پێشنیاریەوە دەکات پێ دەکرێت وەڵامی دەمکوتکردن یان وەڵامی زەبر ئێمە لەگەڵ ئەم جۆرە وەڵامە نین کە ئێمە کەسێک کە گولەیەکی پێوە ناوینێ بچین سێ بەڵام لە ناو دنیا گفتوگۆی ئاویکردن ینی لە چ کاتێکە ئەبێت ئەمە بۆی بخینە ڕوو کە هەڵی و بابەتەکەی وەڵامدانەوەیەکمان بۆی هەیە بابەتەکە ڕوورەخینەوە تۆ بە قسەکانت پێناسی کەسایەتی خۆت کرد ئێمەش بە هەمان شێواز ئێمە بۆ چوونی خۆمان سەبارەت بە خۆمان بەڕاست دەزانین نەک بۆ چوونی تۆ سەبارەت بە ئێمە ئەوە تاو وەڵامێکە کە هەموو ژیرێک لی تێدەکات هەموو کەسێک لی دەکات نەک ئەوەی بڵێ تۆ ڕاست ناکەی قسەکەی تۆ هەڵەیە وانە خەڵگەزانێ من چۆنم سوورە بیتەوە یان ناڕاستەخۆ لە فەیسبوکەوە پامێکی ناڕاستەخۆی بۆ نێری ئەمانە بابەتەکەونی تر تێکەدەن زۆر باش هاوکار لە باسی بەهێزەوە وتار بدە ینی من یەک دوو پرسیارم لا دروست بووە بەڕاستی دەمەوێت ڕای بەڕێزیشان وەکو ڕاهێنەرێک با بە دیاریکراوی کۆمەڵێک جواری وتاردانمانێ ڕەنگە زۆر جا خەڵک کە باز لە وتار دەکرێت یەکسەر مامۆستایانی ئاینی چکۆماسمی ڕێژەیەکی زۆر وتار هەیە وان پشکی شەیان بەرەکەیە بۆ قسەکردن لە خەڵکی من خۆم شخصی خۆم هەموو هەینێکە دەچم بۆ زۆر جار ڕێگەکە هەجاری لە مزگەوت یەکەم سابت نین جمعان زۆر سەفەرەکەین هەنێک لە مزگەوتەکان ینی حەزەکەی بەڕاستی هەرنیتە دەرەوە گوێ بۆ مامۆستاکە دەگری زۆر خۆشە ڕەنگە ئەو معلوماتش پێت دەدا دووبارە بێ بەڵام هەل چێژی لێوە دەگری ئەو زانیاری بۆ نوێ دەبێتەوە بە پێچەوانەکەشی زۆر دەردەچیتە شوێنێکەوە هەموو معلوماتەکان بۆ تۆ تازن بەڵام بێزاری چێژوەەر ناگری ینی تا چەند گرینگە بە تایبەت ینی بەڕێزەوە چکە مامۆستانی ینی پشکی شێریان دەکەوێت وەروە خەڵکێکی زۆر گویان لێ دەگرێت ئەلەم جۆرە لە پەرتوکانە ئەلەم جۆرە لە عیلمیش هاوشانی عیلمی شەرعی سوود لێ وەربگرن یا تا چەند ئیشتان لەسەرەوە کردووە کە ئەم پەیامەش بەوان بگاگەرچی بەشێکیان زۆر شارەزا و لێزان و سپاس بەخوا بەڵام بە شێوەیەکی گشتی باز دەکەین دەست خۆش بێ زۆر گرنگە مامۆستانی ینی لە هەموو هەفتێکا جارێک وتارە بۆ ئێمەتەن قسە بۆ ئێمەکەن زۆر باشە نوێگەری لەم وتاردانیانانە هەبێ من پێشنیارم بۆ کۆمەڵ مامۆستایانی کردووە پەیوەندیکی زۆرم لەگەڵیانە هەیە سپاس بەخوا پرۆژەیەکمان هەبوو کە بەرکەوتنم لەگەڵ نزیکەی 4000 مامۆستایانی هەبوو باسم لەو کرد کە بۆچی سلاید بەکار نایێنن لە ناو مزگەوتەکانیان داتا شۆ بەکارنانی کۆمەڵێکی وێنیان کۆمەڵێک بابەت بیخەنە ڕۆ
یان زمانی جەستە ئەوان بە پێوەستن زۆر جار لە کەمەر بەرەو سەریان دەرەکەوێت جوڵەی دەست زۆر گرنگە نەگەوەی مایک بەدەستەوە بگرن یاخود پەڕاو بەدەستەوە بگرن یان بابەتەکان هەمووی بنووسن و بیخوێنەوە تۆنی دەنگیان بەرزون نزمی دەنگیان زۆر گرنگە مامۆسای ئاینی وەکو بەڕێزت باس کرد زۆر بەتوانایە بەڕاستی جێگەی سەرنجی خەڵکی ینی سەرنج ڕادەکێشێ لە شێوازی جوورا لەسەر مینبەرەکەی جەستەی بۆم زۆنە دەجوڵێنێ جارێکترێتەوە ئەمسەر جارێکترێتەوە سەر بە کۆنتاکتی چاوەکانی سەیری هەموو ئامادەبوانەکان جوڵەی دەستەکانی هەیە ئەمە کەسێکی سەرکەوتەوە لە وتاردانە لە بابەتە زۆر گرنگەکانە دەنگ بەرزەکاتەوە پشت بە پەڕاو وەرەقە نابەستێ بەزبی خوێنێتەوە ئەمانە زۆر گرنگە شێوازی جلوبەرگی دیسان تەحکومەکە بەڵام بەدیوترێ کۆمەڵێک لاوازی هەیە کە پێویستە بەڕاستی پەرەی پێ بدرێت لە زانستی ئیسلامیدا بابەتی وتاردان هەموو مامۆستایانی ئاینی بە خولبینی بیانەوە زۆر بە وردی پێی ئاشنان بەڵام کۆمەڵێک بابەتی دیکەی سەردەمیش هەیە زۆر گرنگە کەڵکی لێ ببینن و لەگەڵ کەڵک لە بینینەکە پراکتیکی بکەن زۆر باشە مامۆستا باست لە دەنگ بەرزکردنەوە کردکەواتە لە وتاردانە چ مامۆستایانی ئاینی بێت یاخود هەر نۆبێکی دیکە بێکە لە شوێنێکا وتار بدات تۆنی دەنگ تا چەند گرنگە بەرزکاتەوە چونکە وەکو شوان ئاماژەی پێکرد کە ئەچیتە هەندێک وتاردان حەز ناکەی مامۆستاکە تاویکە هەندێک جاری ژەڵەی بەشکم زوو تاویکە هەندێک کەسێ بە دەنگی بەرز تێکەچێ مامۆستای واشەیە بەردەوام لەگەڵ ڕێزمان بۆ هەندێک مامۆستای بەڕێز ئەقیڕێنێ سەوتی ئەوەنە بەرز دەکاتەوە ڕاستە خۆی بەڵێ عەفو بینەرمان دووەکات فەرموویست بەرزکردنەوەی دەنگ گرفتە ئێمە لە سەرەتای وتاردان و دەنگ بەرزکەینەوە تا کۆتایی و نزمی دەنگیش گرفتە لە سەرەتای وتاردانەوە تا کۆتایی دەنگ نزمکەینەوە بەڵکو دەنگی ئێمە بێ وکو چینەکانی مۆسیقاوا بێ نەک ئەوەی زۆر بەرزیکەینەوە لە خاڵێکی گرنگە تەنیا 1 تۆن 2 تۆن بەرزیکەینەوە یان دەنگەماندۆکان زۆر کاتووە بینی کەسانێک وا هەستەکەی لە ورگەوە قسە دەکەن بەم شێوازە مەڕێزان سڵاوتان بێت ئەم کاتتان باش دەنگ و باستان یان کەسانێکی بینی بەلووت قسەکەن ئێمە گەڕاهێنانێک پێنێستا هەوڵەدەی واستەکەی دەنگەژیەکان وشەکان لە لوتیەوە دەرەوەم شازە بەڕێزان سڵاوتان لەبێ کاتتان باش دەنگ و باستان لە لوتە وشەکانی دەر بەڵام ئەگەر لە قورگەوە بێدەم شێوازێ بەڕێزان سڵاوتان لێ بێدەم کاتتان باش کاتێمە بێ هێزدا ئێرەدا بخینەکەڕ ئێرە بۆ دەربڕینی دەنگەکانە نەک ورگمان یاخود لوتمان و بەرزوو نزمی تەواو بە وشەکان بکەین نەک بەرزیەکی زۆر بکاتە تۆنی کۆتایی و زۆر گرنگی بۆ کەسانە بێت کە لە بەردەمی ئەمە وەستاوە دەنگی ئێمە بە شێوازێک بێ ئەوەنە بەرز نەبێ بەشدار بۆ بەڕێزەکانی پێشەوە بێزار بن یان ئامادەبوانی پێشەوە بێزار بن و ئەوە نەژ نزم نەبێ کە بەشداربووەکان و ئامادەبووەکانی دواوە لێمان تێنەگەن زۆر باشە مامۆستاکار ینی من نازان پێشتر ئەم ئیشتان کردووە یان نا بەڵام ئەمە وەکو پێشنیارە یان شاید کردوێتان وەکو بیرخستنەوەیەک چه هوەرەکانی گفتوگۆکردن زمانی جەستە یا هوتاردان و قسەکردن و گفتوگۆکردن هەرسێکی توانین بڵێن پاکێجێکە لە وەزارەتەکانی خوێندی باڵا لە وەزارەتەکانی پەروەردە لە وەزارەتی ناوخۆ و توان بۆ تەواوی وەزارەتەکانی تر بەڵام بە دیاریکرایە و سێ وەزارەتە ڕەنگە زۆرتر ئیشانەوە بێ مامۆستا لە ناو پۆلەکان وەروەها ئەفسەران وەروە کارمەندان بۆ مامەڵەکردن لەگەڵ خودی تاوانبارانیش و خەڵکی ئاسایش و گرۆکێش و گرفتەکان تا چەند گرنگە پرۆژەیەک هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە کە ئاور لە هیچ بابەتێکی گرنگتر و گرنگتریش ناداتەوە چ بگا بەوەی بێ بابەتەکان ئەکادیمی زانستی تر بکە کەم سێ وەزارەتە هەروەکو مەنهەج گرنگی بەم بابەتە بدەن مامۆستا هەیە 20 ساڵ لەمەوبەر کۆلێژێکمان حدێک پەیمانگایەکی تەواو کردو و ئیدی ڕۆشتەوە لە شوێنێک مامۆستایە نە ئابدێتێکی تازە کراوە نەزانستێکی تازە ڕەنگە ینی بەداخەوە مە دەڵێم زۆر ڕەنگە شتێک بەرسەری کەوتوێت تێکچوو بێت چاوێکی کەس بوو بێ قاچی توانایەوەی نەما بێت لە شوێنیانی مامۆستاش تۆ پێویست بە زمانە پێویست بە قسەکردنە پێویست بە حرەکاتکردنە پێویست بە جۆڵەکردن تا چەند گرنگە ئەمە جۆرە لە بابەتانە لە بواری پەروەردا و خوێندنی باڵا و ناوخۆ ئیسفادیان لێ بکرێت زۆر گرنگە بەداخەوە لە پەروەردەی یابانە گەرێمەتی قەدمێن لە پەروەردەی سنگافورەیە 4 ساڵ تا 6 ساڵ کتێبی ئەتەکێت بابەتێکی زۆر گرنگە لە مەنهەجی ئەو دەوڵەتانەدا نایبینی لە یابان کەس پێش کەسێکی بەتەمەنکەوێ یان کە بە ئاسانسۆرا سەرەکەون و فۆزایی لێرە هەیە لەوێ نییە یاخود ئەو فڕێدانی کوڵە ڕۆژە و کلێنسوە و پاژماوانە ئەوەی کە ئێمە لەسەر شەقامەکانی بینین لەوێ نییە بۆ لە بەروی پەروەردە فێری ئەمەی کردن پەروەردەی ئێمە بەدە پەڕەش تا پۆلی دوانزەش باز ئەتەکێتی گفتوگۆکردن ناکە بە واتایەکی زۆر چڕکی ئێمە کەڵکی لێ ببینین بەدە پەڕە نەک بەدە پەڕە بە یەک پەڕەش باسی زمانی جەستە ناکە لە جامیعەکانیشا بە شێوازێکی زۆر ڕێژەی بازەکرێت ئەو بەشانێکی پێنیدان مەسەلەن بەشی ڕاگەیاندن یاخود زمان بە شێوازێکی جوزئی بازەکرێەوەی من ئاگادار بم بابەتی وتاردان باز ناکرێت ئێمە قوتابخانە تەواو دەکەین فێری ئەتەکێتی گفتوگۆکردن نابین بە شێوازێکی زۆر باش
فێری زمانی جەستە نەک نابین پێشی ئاشنا نابین بابەتی وتاردانیش بە هەمان شێواز بۆ سلکی پەروەردە بۆ سلکی پۆلیس و ئاسایش زۆر گرنگن بابەتانە بەڕاستی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵانە بە ملیۆنان دۆلار سەرفەکرێ بۆم بابەتانە کۆلێژی تایبەتەیە بۆ ناسینەوەی کەسانی بەرامبەر لە ڕێگەی دەنگ و زمانی جەستەوە ئێمە تا ئێستا پێشنیارێکی وامان نەکردووە بۆ وەزارەتی پەروەردە زۆر جارە بینی کە هەندێک کەس دەتەکێتی قسەکردن و گفتوگوکردنی ئەڵێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی خێزانی ئەگەر بێت و ئەم کتێبەی بەڕێزیشت لە خوێندنگاکانە لە قوتابخانەکاندا بکرێ بە مەنهەج و بخوێنرێت ئایا ئەتوانرێت کاریگەری لەسەر ئەو خوێندکارە دروست بکات کە لە بنەماڵەیەکە لە خێزانێکە پەروەردە بووە کە پەروەردەی دەستی دایک و باوکێکە کە ئەم کتێبەی نەبینی و ئەم ئەتەکێتە فێر نەبووە یان لەبەر دۆخێک نەیتوانیەوە بخوێنێ یاخود کۆمەڵێک ئەزمون تێپەڕێن یاخود سەرقاڵی کۆمەڵک کاری دیکەی گرنگتر بووە بەڵێ زۆر گرنگە بەڕاستی دایکان و باوکان هیچ خەتابار نین لەوەی کە بە جۆرێک مناڵەکانیان پەروەردە ناکەین لە ڕاستیدا دایکان و باوکان زۆر باشترن لە هەندێک باردا لە مامۆستاکانیش لە ناو فێرگەکانە ئەنی دایان ئەزمون هەیە کە خوێنکار جورئەتی قسەکردن ناکا لە بەردەم خوێنکارەکانی ترە مافی قسەکردنی لێ ستێنرێتەوە چێتە سەر ستێج قسەکان مامۆستاژ لەگەڵ خوێنکارەکانە لەگەڵ یا پێیەکەنێ جورئەتی پێ نادرێت بەشێک بە مامۆستاکان بە شێوازێکی زۆر ڕێژەیی کەم باس دەکەم باشترە کەڵک لە مامەڵەکردن و هونەریەتەکەی دیگفتووەکردن و بابەتی زمانی جەستە ببێنن بۆی خوێنکارەکان لاسایی ڕفتارەکانی هەم بکەنەوە خوێنکارە من دەتوانم کاریگەری سەر باوکم یاخود دایکم دابنێ مەگەر مامۆستایەکی بەڕێز فێری هەندێک بابەتی گرنگم کە بۆی لە قوتابخانەکانە زۆر گرنگە بەڕاستی ئەمە لە ئینگلیزی و لە عەرەبی لە جەبری بیرکاری و لە کۆمەڵک بابەتی هەوڵتان نەداوە ئەمە لە قوتابخانەکانە تا ئێستا ئەمە پێشنیارمان نەکردووە بەڕاستی ڕازگۆ بم بەڵام پلانمان داناوە ئینشاڵڵا کاری لەسەر بکەین بینێرین بۆ وەزیری پەروەردە یاخود بۆ هەم وەزارەتانی ترکە بەڕێز باس کرد و زۆر شتێکی قورس بیرم لەو کردوەکو زمانی جەستە منهەج باسی بکەم پێشنیارکەم پرۆپۆزەڵمان هەیە ئامادەکراوە بەڵام بێ لە گرنگی ئەم بابەتە تێبگیرنێ بەڕاستی ئێمە پێشنیارەکە دەکەینەوە گرنگی بابەتەکەش باز دەکەین بزانین دەکات بچی بەستخواگەر پێشنیار تاکە پێشەوەی تەلەبەکان فێر بکەن ینی ڕێزم هەیە ئێمەش بە خۆمان هەمومان ینی زۆر جار لە کوردستان بۆ نمونە مۆبایل دێتە بازارەوە پێشەوەی مۆبایلمان پێ بناسییان ئەمە چۆن بەکاردێت یەکسەر بەکاری دێنی زۆر جاریش منهەجێک دەدرێتە قوتابخانەیەک پێشەوەی هەنی مامۆستاکە گوناهینی ڕەنگە مامۆستایەکی ئینگلیزی بێت تۆ دی ئەم منهەجەی پێی دەڵێتەوە خۆی جارێک پێویستی بە فێربوونە اینجا با بچێ خەڵک فێرکە یعنی ئەوە بکرێت پێشتر لە قۆناغ یەکەم بۆ مامۆستا بەڕێزەکان کە ئەمە ئیشی پەروەردەیە بەڕاستی گوناهی مامۆستانیە ینی مامۆستا موچەی نادرێتێ داوامیشەکاوی کۆمەڵی گرفتی دروستە بێ یعنی وەکو مەرحەلەی یەکەم بۆ مامۆستاکان بکرێنی خراپ نییە مامۆستا ئادەی بکرێتەوە گەرچی هەیە زۆر جار مەسەن لە ئاستی تاکو و ڕێکخراوەوانە شت دەکرێت بەڵام بەڕای من زۆر گرنگە بە شێوازێکی گشتی بۆ تەواوی مامۆستایانی وەزارەتی پەروەردە ساڵانە ینی پێش سەرەتای دەوام لەم جۆرە لە دەورات و لەم جۆرە لە ڕێنمایان سیمینار بە ئیڤێنتێکی سێکات ژمێریش بێ زۆر گرنگە شێوازی وتاردانیان شێوازی پێیڤین و بەگەرخستنی زمانی جەستە لە بەتایبەتی لەوانە وتنەوەیە زۆر گرنگە ئێستاش مامۆستایان بە خوێنکارەکەڵێن فەرمو چی دەوێت قسە بکە ئەمە لە زمانی جەستاواتە هەڕەشەکردنەوە تا من ویستی ئیهانەم هەیە وەکو چەکێ وەکو دەمانچەیە گوێ ناکراوە بێ بەم شێوازە بڵین فەرمو کە نیشانی نیەت پاکیە ئێستاش مامۆستای بینی باوژەکە بە خوێنکارەکەیە کچیشە لە ماوەی 4-5 ساڵی تر کچەکە گەورە بێت و بیینیتەوە ڕەنگە هەستێکی باش نەبێ ئێمە چۆن بەرکەوتنمان لەگەڵ خوێنکارەکانەیە دەست لە دەستیانە دەین دەست لە سەریانە دەین باوەشەکان چۆن ڕێک بخەین و چۆن گرنگیان پێبێنی و چۆن بەرکەوتنمان لەگەڵیانە هەبێت چۆن دا بە کۆمەڵایەتەکانیان فێرکەینەوەنە زۆر گرنگە بەڕاستی زۆر باشە کاتمان هیچ نەماوە یەک دوو بابەتی تریش هەبوو کە بڕیار بوو لێرەوە پەخش بکرێت بەڵام لەبەر گرنگی بابەتەکە وەروەها ضرورەتی ئەمانە بۆیە درێژەمان پێدا سپاسانەکەم دەستان زۆر هەڵەگرێ ڕەنگە زۆر پرسیار هەبێ هێشتا نەمان کردبێ یاخود بابەتی باشمان باس کرد بەڵام پێم خۆشەوە کۆتا کۆمنتی خۆت بە شێوازێکی گشتی لەسەر ئەتەکێتی گفتوگۆکردن لەسەر وتاردان لەسەر با بڵێن زمانی جەستە بە شێوازێکی گشتی با بڵێن هەموو یاسایانی باس کرد هەمووان باس کرد کۆمنتێکی کۆتایی خۆت هەبێت دەستان خۆش بێ بەس دەستخۆشیم هەیە لە ڕاستیدا کۆمنتی کۆتایی من هەبێت لە دابی لە سەرپانتایی سۆشال میدیا بەداخەوە جۆرێک لە خراپ بەکارهێنان هەیە تەشیرکردن هەیە جوێندان هەیە پێغەمبەر و پێشوای ئیسلام محەممەد درودی خوای لێبێ دەفەرمێ باوەڕدار تانەوتە شەردەر نەعلەت و نەفرینکەر جوێندەر و دەمپیز نییە بەڵام بەداخەوە ئێمە کەسانێک بینین بە شازێکی ڕێژەی جوێندان و تەشیرکردن بڵاوە ئەمدا بە شتێکی زۆر نەگونجاوە گەر کەم بکرێتەوە ئێمە بەدەم فەرمودەکەی پەیامبەرمانەوە بچین
دەبینین لە کۆمەڵک بابەتە بۆن مە 16 ئۆکتۆبری هەموو ساڵێک لە مای 24 کاتژمێرە 24 میلیۆن زیاتر خرێتە ناو کۆمەڵگەوە یان کەسانێک مردوژەکەن وەفاتیژەکەن کەسانێک ئامادەن جوێنیان پێ بدەن یاخود لیستێکی تاوانیان بۆ دابنێن زمانی جەستە ئەلکترۆنیشە ئیمۆجی تو ڕۆی ئیمۆجی هەیە باوەش ئەلکترۆنیشە دەستا خۆر سپاس بۆتەکان سپاس بۆ بەڵێ بینەرانی عزیز پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستان سپێری خواتان لەگەڵ واتان لەگەڵ